ئەم کاتتان باش ئازیزان دۆستانی فیلمسازان خۆشحاڵین ئەم جارەش یەکە گرینەوە لە تەوەرێکی کە ئەم تەوەرە گەنگەشەیە وەکو بەڵێنمان پێداون لە هەر لیستە و هەوڵە دەین گەنگەشەی فیلمی یەکێ لە فیلمسازە کوردەکانی خۆمان بکەین تا بزانین ئێمە لە چی ئاستێکین و چۆن ئیشکراوە و چۆن بۆ ئایندە ئیشکەین و هەم هاوکاری فیلمسازەکانمان بین و هەم هاوکاری نەوەکانی دوار ڕۆژمان بین کە چۆن دەست بەم کارانەمان بکەین بەس بەکاری فیلمسازی بکەین. ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ ئازیزم کاک هەوراز مەحەمەد فیلمساز کاک هەوراز مەحەمەد گەنگەشەی فیلمەکەی ئەەکەین فیلمی پێکەنین و بیرچوونەوە و هەروەها تابان خانیش وەکو هاوکارێک وەکو شرۆڤەکارێک بۆ فیلمەکەی کاک هەوراز لەگەڵمانە و ئەویش بۆ چون و شرۆڤەی تایبەتی خۆی هەیە. من لێرەوە ئەتوانم لە ناوی فیلمەکەەوە دەست پێ بکەم. کاک هەوراز پێم وایە ناوی فیلمەکە هەر بۆ خۆی لۆگلاینە، من بە لۆگلاین ئەڵێم دێرنامە. دێرنامەیە بە دووشە، گەلێ جار دێرنامەی فیلم خۆی ئەبێ لە دێڕێ دوو دێر چەند دێڕێکی کەم تێ نەپەڕێت، بەڵام گەلێ جارەتوانی بە دووشە گزارش لە تەواوی فیلمەکە بکەیت. لێرە پێکەنین و بیرچوونەوە یەک دنیا شت لە پشتەوە لە دنیاشتی لە پشتەوەیە کە لە ناو فیلمەکەیە ئێمە ئەیبینین. بۆ پێکەنینی هەڵبژاردووە و بۆ بیرچوونەوەی هەڵبژاردووە و ئەو خەڵکە بۆ پێ ئەکەنن و بۆ لە هەمان کاتە ڕاستیەک پاشخانێکی مێژووی خۆیانیان بیرچۆتەوە. لێرەوە من ئەمەوێ نزیک بینەوە لە ئازیزانم. بەخێر بێن کاک هەورازگیان تابان خان. زۆر سپاس کاک سەرکەوتگیان. بەخێر بێن بۆ ڕەسانیم دەرفەتە. خۆتان زۆر سپاس زۆر سپاس. کاک هەورازگیان نازانم ئەو لۆگلاینەت پێ چۆن بوو ئەو دێرنامەیە؟ پێکەنین و بیرچوونەوە ڕاستیەکەی ئەو بابەتە بوو کە من لە دروستکردنی فیلمەکەیە بیرم لێ کردەوە کە ئێمە وەک کۆمەڵگەی کوردی لە چ دۆخێکین. ئەو قۆناغیتە سیناریۆی فیلمەکەمە نووسی و بیرمە کردەوە لەگەڵ هاوڕێ فیلمسازەکانم وانی بێکەوە ئەم فیلمەمان دروست کردەوە. باسی ئەو نەهامەتی و ناخۆشیانەمە کرد کە لەو ساڵانەی دوایی یا ڕوئێن و هەمیشە لە کاتی ناخۆشیەکانە نوکتەیەک پێکەنینێک شتێک ڕووی ئەیە و هەموو شتێکمان بیرەچەوە. مزاهرە کرا، خەڵکە هاتە سەر جادە، خەڵکە کوژرا، دوایی بە نوکتەیەک کۆتایی بە هەموو شتەکە هات و هەموو سۆشیال میدیا بوو بە پێکەنین و خەڵک بیرێچەوە ئەسڵەن بۆ لەوێ بووە. ئەمە بوو بە بابەتێکی بیرکردنەوە بۆ من. تۆزێک سێرچم کرد بۆ قۆناغەکانی ڕابردووی ژیانی کۆمەڵایەتی سیاسی کۆمەڵگەی خۆشمان تەماشاکەم ئەم تێرمە تەواوی ژیانی ڕابردوو و بەشێکی زۆری ژیانی کۆمەڵایەتی ئەمەی داگیر کردووە. وەک چۆن لە سەرەتا با بڵێن ڤۆیس ئۆڤەری سەر فیلمەکە ئەو دەنگی نەرێشنەکە پێمانەڵێ ماوەیەک خەڵکی ئەم شارە تووشی ژانە سەرێکی خراپ بوون. باز لەوە کاکە بە بەردەوامی سەریانێشێ، بەڵام کێشەیەکیان هەیە کە هەمیشە شتەکانیان بیرەچێتەوە، ئەویش پێکەن و بیریانەچێتەوە، یعنی وەکو بەڕێزیش ئاماژە و پێە. ئەم شتە بۆ من قەزیە بوو، بەڵام خودی ناوی فیلمەکە باوەک خۆی بڵێم ڕۆماننووس و نووسەری گەورە میلان کۆندێرا کتێبێکی هەیە کۆمەڵە وتاری ڕۆژنامەوانی و چیرۆکن لەژێر ناونیشانی پێکەنین و بیرچوونەوەیە با بڵێن چاپی کردوون. ڕاستیەکەی هەستم کرد ئەو ناوە تەواو گونجاوە بۆ ئەو دۆخەی کە ئێمە تیاژین، بۆیە ناوەکەم ڕاستیەکەی ڕێک وەکو خۆی وەرگرت و هەستیشم کرد لەگەڵ ناوەڕۆکی چیرۆکی فیلمەکەمانە گونجاوە. من دەستخۆشیت لێکم کەواتە هەر بۆ دووشەیە بەسە ئێمە بڵێنەوە دێرنامەی
فیلمەکەیە ئەو نامەیە ئەو پەیامەیە کە بەڕێستان لە فیلمەکەی ویستوتانە باسی بکەم. تابانخان نازانم لای خۆدۆک و شرۆڤەکار چیت ئامادە کردووە ئەتوانی بەشدار بیت و دەست پێ بکەیت. سپاستانەکەم کە منتان کرد بە هۆست و میوانداری ئەم بەرنامە جوانە کاک هەوراز یەکێکە لە دەرهێنەر زۆر باشەکان و من زۆر خۆشحاڵم کە لە مانگی 12 لە فستیڤاڵی دهۆک بە بینینی شاد بووم لەگەڵ زۆر برادەرە خۆشەویستەکانی سلێمانی و هەولێر و شارەکانی کە اینجا من ئەو فیلمەم بینی بوو پێشتر بەس جارێکی کە دوو جار سێرم کردەوە لە دوێنێەوە بەڕاستی تاکو بزانم هەنێ وردەکاری کەم بیرکەوێتەوە زۆر سەرنجی جوانم هەیە لەسەری زۆر شتێکی ورد و زۆر بەهێز دروستە کردووە و پێکەنین یەک شتی بیرخستمەوە لێرە لە ئەوروپا خەڵکی سلێمانی بە نوکتە بەناوبانگین یعنی هەر خۆی لەم شارەیە چاخانەیەکی لێیە ڕێک وەک چاخانەکەی تۆ یعنی خەڵکەکانی ئەتوانی یەک کەوانەیەکم بیتێ بیرمان چووە وایە وەکو ئەو ڕێزە باسکەین لێرە ڕووناخانەڵێ با سەرەتا سڵاوێک بکەین لە ڕۆحی هونەرمەند کاک شادمان و کاک عومەر چاوشین کە ئەوڕۆ ماڵ ئاواییان لێمان کرد ڕۆحیان شاد. من مەزارە زانم کە کاک شادمان هاوڕێیەکی دێرین و ئازیزم بووە و لەوەشە لەگەڵێوەشە ئیشی کردبێت ڕۆحی شاد بێ و جێداغ بوو و هەروەها عومەر چاوشین وەکو ئەکتەرێک کە سەردەمانێک ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە گەیاندنی پەیامی ژن و ئەمە وەکو پەیامی ژن ئەڵێم و بێجگەلەوە خۆشی لە نواندنە ئەکتەرێکی بەتوانا بوو ڕۆحی هەردووکیان شاد. کاک شادمان لەگەڵ هاوڕێ مستەفایە لە گەڕان بە دوای سێبەرەکانە لەگەڵمانە بوو جوانترین دیمەنەکانی ئەو دوو گەنجە لەگەڵ کاک سەروەر مەحێدینە لە شوێنێک گوڵیانە فرۆش لە دوکانێکە لەو درامایە لەگەڵما بوو و لە کۆتایەکانە لەگەڵ دیاریایە دیاری عومەر ڕێزم هەیە بۆی و ڕۆحی شاد بێ من بەلای منەوە بەجەستە ئەڕۆن ئەوانە بەڵام بە ڕۆح هەر لامانن ینی سەوازام گوێی گرتووە بەڕاستی کاکەوراز. بەداخەوە ئەمڕۆ ئەو دوو هەواڵی ناخەژێن بوون. کاک شادمان من زۆر لە نزیکەوە تێکەڵاو بووم لەگەڵیاوە هاوڕێیشی ئازیز و بگرە مامۆسایەکیش بوو هەم وەک کەسایەتی خۆی و بیرمە لە ساڵی 2001 ئێمە لە پرۆژەی کورتە فیلمێکە بە ناوی نامە لە دەرهێنانی کاک ئاسۆ ئەکرەم و کاک نەبەس ئەحمەد بوو کاک شادمان ڕۆڵی سەرکی لە ناو فیلمەکەیە بینی منیش لەناو ئەو فیلمە هەم لە پشتی کامێرەوە کارمە کرد و دەورێکی بچووکیشم هەبوو لەگەڵ کاک شادمانە لەو کاتەوە ئاشنا بووم پێی و هەروە بێتەوە کاک عومەر چاوشینیش وەکو کاک سەرکەوت باسی کرد ڕۆڵێکی گرنگی لە مێژووی نواندنە هەیە کە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەو توانیوێتی هەم بە نواندنی ژن کات لەسەر شانۆ و ناو کارەکانی تری وەکو فیلمە تەلەڤیزۆنیەکان هەمیش گەیاندنی دەنگی ژن بووە. ڕۆحیان شاد بێت هەڵبەت وەک زۆر کەسی تر و ئازیزانی ترمان بەجێمانە هێڵن و کەس نازانێت لەکوێ خۆشی ئەو ئازیزانی تری بەجێ هێڵێ بەڵام ئەوەی کە لەوان ئەمێنێتەوە ئەو سەرمایە کە سەرمایە کللتوری و هونەریەیە کە بۆ نەتەوەی کورد ئەمێنەوە ڕۆحیان شاد بێت سەرخۆشی لە خانەوادە و خێزان و هاوڕێیان و هەموو هونەرمەندانەکەم بەم بۆ نەخەم ناکەوە. ڕۆحیان شاد. فەرموو تابانخان بەردەوام بە. جا باسی ئەومە کرد کاکەوراز پێکەنین و نوکتە خەڵکی سلێمانی هەر لێرە لەم شارەی من بەوە بەناوبانگن ینی من زۆر جاریان و ڕاستی یعنی تر خەڵکی سلێمانی تیانە بێت چاخانەکە ئەمە لە دەمی برادەرەکانی هاوسەرەکەمەوە تەوانیان گێڕایەوە نوکتە ینی و بە نوکتە بەناوبانگن ئێمە قسە خۆشەکانی سلێمانی و نوکتەکانی سلێمانی ینی
و لێمان ناگرن ینی کاتێک کەسێکی سلێمانی نوکتاکە ینی لەسەر کەسێکی کەیکا لێمان ناگرن پێیان خۆشە و ینی پێکەنینێ دروستەکە پێم وابێ هیچێکە لە مۆرگەکانی شارەکە نازم بەڕای من وایە تێبینێکی بەجێە هەر دروستکردنەوەی چایخانەیەک تیا کەسێک مەسەل ئەجێڕێتەوە و نوکتە ئەکات و بە جۆرێک لە جۆرەکانە توانێت خەڵکی چواردەوری خۆی بخاتە سەر خەندە و پێکەنین هەر ئاماژەکە بۆ ئەوەیە کە نەریتی لە چاخانە دانیشتن یەکێکە لە نەریتە هەرە کۆنەکانی خودی شارەکە وە قسەی خۆش و نوکتەکردنیش و نوکتەکان تەنها نوکتەی سەطحی و سادەنین بەڵکو لە پشتیانەوە چیرۆک و تێما و ئاماژەدان بە کۆمەڵێک بارودۆخی کللتوری و کۆمەڵایەتی هەن ینی بەشی زۆری و نوکتانش کە لە ڕاستی ئاکرێن هەر ئاوان ڕاستەکەی و هەر ینی ئەمەش لە دروستکردنی فیلمەکە هەر ئاوا بیرمان کردبووە بە تایبەت کە لەگەڵ هونەربەندی ئازیز مامۆستا نەهرۆ محموود شەوقی کە ڕۆڵی سەرەکی تقریبا توان بڵێم لە ناو فیلمەکە جێڕێت هەر کە لە سەرەتاوە ئەو دەوری کەسە قسە خۆشەکەی ناو چاخانەکە جێڕێت کە چیرۆکەمان بۆ جێڕێتەوە هە لەسەر ئەو بنەمایە پرۆڤەمانە کرد و خەڵک چۆن قساکات و چۆن ئەداکات و یعنی هەوڵمان ناشتێکی لەو شێوەیە دروستکەینەوە کاک هەوراز ببوورە مامۆستا چیرۆکخوانەکە سەوتی وازانم هەر هەمان ئەو کارکتەرەیە ئەو ئەکتەرەی ترە کە لە ئەخیرە ئەکوژرێ ئەگەر باسێکی ئەو ئەکتەرەمان بۆ بکەین بۆ بکەی چکەی یەکێ بوو لە ئەکتەرە باشەکان بەڕای من بەڕاستی کاک ئاکام یەکێکە لەو ئەکتەرە هەرە بە توانایانەی کە من وەک تاقەیەکی نوێ لە ناو دراما و فیلمسازی لە کوردستانە ئەیبینم ئەگەرچی ئەو ئەکتەری شانۆشە لە شانۆشە توانیوێتی جێگەی خۆی پایی خۆی دەربخات بە تایبەت لەم 1-2 ساڵی ڕابردووە هونەرمەندی شانۆکار کاکی وافایق شانۆیی ماراسادی جارێکی تر ئامادە کردەوە و لەسەر شانۆ لە شاری سلێمانی نمایشی کرد ئاکام ڕۆڵی سەرەکیە بینی لە ناو شانۆیەکەیە من لێەوە زۆر زۆر زیاتر سەرسامی نواندن و تاقی ئاکام بووم هەڵبەت جگەلەوەی کە خۆی هەرێکێکە لە هاوڕە خۆشەویستەکانم بۆ ناو فیلمەکە ئەگەر دیقەت بین ئاکام ڕۆڵی کەسێکە بینێت کە نووسەرە و بە جۆرێکی تر بیرەکاتەوە زیاتر هەست بە ئازارەکانەکە بەڵێ لە سەرەتایی فیلمەکە کە نەرێشنێک هەیە دەنگی ئاکامە دەنگی نووسەرەکەیە با بڵین دەنگی و کەسەیە کە ئاگادارمانەکاتەوە لەوەی کە ئەکرێت ڕووداوی ناخۆش بەرۆکمان بگرێ شەرحی ژیانی شارەکەکە ئەو لە کۆتایی شارە و کەسەیە کە ئەوێت کاکەورازیان پێشمەکەەوە من لێرە ڕوونکردنەوە تابان وای کرد پێشکەوە چونکە ئەوە با بڵێن گرتەیەکی وێنەکەم ئەو دیمەنەی کۆتام هەڵگرتووە بۆ کۆتا باسی بکەین من ئەلێرە لەم فرێمەیە لەم فرێمە ئەگەر ڕێگەم بیت من ڕوونکردنەوەیەکمێ لەسەر دەموچاوەکە ڕووناکی وە تاریکی هەیە وە کارکتەرەکە نووسەرە وەکو بەڕێزیشتان باسە کرد و لێرە حەقیقەت لای ئەم شخصیەتەیە لای ئەم کارکتەرەیە لەم فرێمەیە کای بینین چونکە ڕووناکی و تاریکی تایە وە سەرنجی چاوی کاتێک کە سەیر دەکات ئەو ئاستی چاوە کە سەیری جێیەکە کات یعنی لە وردەکاریەکانی دەوروبەر واقع وردە بێتەوە وەکاتەوە لێرە لەم دیمەنەیە لەم فرێمەیە هەر لەم فرێمەیە تۆ بە ڕووناکی و بە تاریکی و بە ئاماژەی چاوی نووسەرەکە کۆمەڵێ شتمان پێڵی ئەمان خەیتە ناو فیلمەکەەوە من لێرە ئاوا بینی ئیتر خۆش باز بۆ سەرنجەکەت هەڵبەت من پێم خۆشە هەر ئالێرە باسی تەمان فیلم خۆتان نەزانن پرۆسەی بەرهەمهێنانێکی دەستە جەمعیە
و ئەگەر چی مەسەرەن ڕەنگە لە قۆناغی بیرکردنەوە هی فیلمسازەکە بێ کە فیلمەکە وەک دەرهێنەر یا وەک نووسری فیلمەکە دروستەکە، بەڵام دوایی کۆمەڵێک خەڵکی تر هەن بێکەوە ئەم خەیاڵە بەرجەستاکەنەوەیکەن بەواقع. هەڵبەت من هەندێک لەو هاوڕێ خۆشەویستانم هەن کە ساڵانێکە بێک و کارەکەین بە جۆرێک لە جۆرەکان بووین بە زمان و بووین بە عقلی یەکتری لە ناو فیلمەکانە، ئەبێ ئاماژە بە هونەرمەندی سینەماتۆگراف یان کارکتەرێک لە ناو فیلمەکەیە کە دیۆپی فیلمەکەیش کاک خەیبەرە. کاک خەیبەر با بڵێن بەرپرسی دانانی دیزاینی لایت و ڕووناکی و فرەیمەکانی ناو فیلمەکە بووە. هەڵبەت ئەتوانم بڵێم کاک خەیبەر زۆر بە جوانی بەرجەستەی کارکتەرەکانی کردوێتەوە لەو ئاستەی ئێمە لە سەرەتاوە نقاشمان لەسەر کرده بوو کە ئەم کارکتەرە چییە چۆنە بۆ هەموو کارکتەرەکانیانی کردووەمان و ئەو دیزاینی لایتی ئەو کردوێتی و دانانی ئەو فرێمانی ئەو دایانە تەواو بەرجەستەکەری کارکتەرەکان بوو. هەڵبەت لە نواندنی خۆشی با بڵێن کاگاکام یەکێکە لە ئەکتەرە باشەکان دیسانە بێ لێرەش باسی بکەم کە هاوڕێم کاک شاد شەوکەت کە لە ناو ئەم فیلمەیە ئۆکو ئاکتین کۆچ کاریەکرد یان یاریدەدەری ئەکتەرەکان بوو بۆ مەسەلەی نواندن. هەروە کاک بەرهەم تەیب کە دیکۆری ئیشەکەی دروست کرده بوو بە هەماهەنگی لەگەڵ کاک خەیبەر بۆ مەسەلەی ڕووناکی و حساباتی ئەوەی کە لە کۆ کارکتەرەکان دەرکەونەوەوانە زۆر دەوریان هەبوو کە چۆن ئەکتەرەکان لە چ پۆزیشنێکا پیشان بین بۆ ئەوی بە تەواوەتی پێرفۆرمانسی خۆی لەو گرتەیە دەربخات. بەڵێ اینجا من هەر بۆیە تەرکیزم خسە سەرەوە ئافو تابان جانەگەر شتێکت هەیە، بەڵام بە ئەو وینەم تخوابی نەچێ ئەو ڕووناکیە لە پشت ئەم کارکتەرەوە ئەو جێگەی کە بۆم کارکتەرە دانراوە، چونکە ئەوانی تر جێیەکانیان جیاوازە دوای منە چمە سەری فرێم بە فرێم ئەگەر بتوانم باسی بکەم. ئەم ڕووناکی ئەوەیە کە بڵێن حقیقت لە پشتم کارکتەرەوەیە. ئەمە شتێکی جوانە و بۆ دوایی لە ئاخیرە چی لەو حقیقەتە و چی لەم کەسایەتی ئاکرێت ئەوە دوای ئەمەوێت لە وێنێتەوە کەشفیکەم کاک سەرکەوت جار هەڵام خەری بوو لە بیدایەتەوە کەشفیکەمە خۆی بەتاکید من پێم وایە کاکەوراز دەبێت لە دیکۆرەوە دەست پێ بکە لەگەڵ ئێکسسوار و پرۆپەتی و ئەو شتانەی کە ئێمە پێڵێن پرۆپەتیز، ئەو شتانەی کە بەکارهێناوە چۆن پەیاو کرد، چونکە زۆر گران یعنی ئاسان نییە ئەو هەموو ئەو دیکۆ باشە دروستکەی کە ڕێک ئەو سەردەمەمان پیشانەیە بە هەموو وردەکاریەکانەوە لە بەردێکەوە بگرێت تا شقارتەیەک تاک و تەسبیحێ تا مێزێک تاک و ئەکسسواراتی بگرە سەر ئاژەڵەکان، ینی بزنێکی تایە گوێ درێژێکی تایە سێرەکەی جلوبەرێک سێرەکەی قژ مەسەلەن ئەوانە ینی هەمووی ئەو شتانە پێم خۆشە باسیکەی لێۆ دەست پێ بکات چکە خۆی ڕێک دیمەنەکە لە ناو ینی بەڕاستی لەو ناوینا گوزەرەوە دەست پێکە گوزەری بازارەکە. فیلمەکە تا ڕادێکی زۆر چالنجێک بوو یان ئاڵنگاریەک بوو بۆ ئێمە ئەو هاوڕێیانی کە بێکۆ ئەم فیلمەمان دروست کردو کە بە کاست و کرو ئەتوانم بڵێم نزیک بە 6 کەس بووین کە هەموو کاست و کروی ئەم فیلمە خۆبەخشانە کاریان کردووە. وەم فیلمە خۆم بەرهەمم هێناوە و یعنی با بڵێن هەموو ئەو هاوڕێیانی کە لەناو فیلمەیە کاریان کردووە کە ماوەیەکی زۆری پێچووتاوەکو ئەم شوێنە بۆ ئەو ئازیزانش کە تەماشامانەکەن بۆ زانیاری ئەوان ئێرە تونی حەمامی موفتیە لە شاری سلێمانی ئەو شوێنە کە ئاو دیکۆری تاکراوە لە بەشی پشتەوەی حەمامەکە ئیشیە کرد گەرماکەی لە عەقڵانە بوو، بەڵام وەگوتم هاوڕێی هونەرمەندم کاک بەرهەم تەیب کە با بڵێن وەکو ئارت دایرێکتەری فیلمەکە بوو لەگەڵ یا چەند هونەرمەندێکی شێوە کار کاک هێمن و کاک شۆڕش و کاک شاد و هەروە کاکاوان کە بەڕێوەبەری با بڵێن بەرهەمەکە بوو ئەمانە بێکەوە
تقریبا نزیک بە 25 ڕۆژ ئەم تونیان پاک کردەوە و ئەو خشتانە هەمووی ئەتوانم بڵێم هەمووی ڕەشی و ئەوانە بوو هەمیان پاک کردەوە و سەر لە نوێ دروستیان کردەوە چۆن دیکۆریان کرد بۆ ناو ئەم شوێنەوە کاکبەر هەم لەسەر کۆمەڵک ڕفرەنسی زۆری فۆتۆی قەدیمی شاری سلێمانی و کوردستان بە شێوەیەکی گشتی توانی ئەم فەزاسازیە دروستکەنەوە هاوڕێیانە یعنی کە ئێستا بیری لێ یەکەمەوە ساڵی 2010 هاوینەکەی خەریکی دروستکردنی ئەم فیلمە بووین بڕوا بکەن دەرەجەی حرارەت لە ناو ئەو تونی حەمامەیان نزیک بە ئەچووە سەر و 55 پلە 56 پلەوە کە زۆر زەحمەت بوو و هاوڕێیان لە ناو تەپ و تۆز و دووکەڵ و بۆنی غاز و ئەوەیە ینی نزیک بە 25 ڕۆژ خەریک بوون تاوەکو و دیکۆریان تەواو کرد دوایەوە دەستمان کرد بە ئەو برادرانی تر کاک خەیبەر و تیمەکەی کە زۆرە ناتوانم ناوی هەمووی بێنم ڕاستیەکەی لە تایتڵی فیلمەکەی ناوی هەمووی هەیە بۆی لێساوەدا و لێبوردنەکەمەکە ناوی کەسێکم بیرەچێت چکە هەمووی دەوری زۆریان بینیوە لە ناو کارەکە دەستیان کرد بە دیزاینکردنی لایت وەگوتم ئیشەکە چالنجێک بوو بۆ ئێمە بزانین ئەگەر بمانێ فیلمێکی تاریخی دروستکەین یالانی کەم هەندێک فەزا سازی دروستکەینەوە لەباری شار و مێژووی شار و ئەوانە تا چەند ئیمکانی ئەوە هەیە و خۆشبەختانە بەدەمی خۆم نەبێ بەدەمی بینەران و هاوڕێیان و ئەوانە بێ تا ڕادێک کارەکە سەرکەوتوو بۆ لەوەی کە ئەو شتە پیشان باتەوە ئێمە تەمەنامانەکردم کارە هەر ئاواتیان نەپەڕێ بمانتوانیا فیلمی درێژیان زنجیرەی تەلەڤیزۆنیمان دروست کردایەتەوە کە ئێمە هەمومان بێکەوە ئەو توانایەمان پیشان ناکە بەڵێ ئەکرێت ئیمکانیەوە هەیە ئێمە ئیشی مێژوویش پیشان بین لەم ئاست و لەم کوالەتیە بەڵام بەداخەوە دەرفەت نەگونجا بۆی کاری تری بە دوایە بێت لەم ئاستە کاک هەوراس بگورە بت بەمەوە ئایدیا و بیرۆکەی فیلمەکە لە چیەوە هات بۆچی ناوەنا پێکەنین و بیرچوونەوە ئەگەر ئاسایی بێت چکە پێم وایەوەش هەر سەرەتایە ینی با لە سەرەتاوە شتێک لەوا بڵێن پێکەنین و بیرچوونەوەکەم کرد خات و تابان لە بیدایەتەوە لە وەڵامی کاک سەرکەوتە ینی ئەو من یەکسەر بیرم چۆ منیش یەکێک لە کێشە هەرە گەورەکانەوەی کە مەسەرەن بە بەردەوامی لە ناو دڵی کارەساتەکانەوە جاریوان نوکتەیەک هەموو شتەکانمان بیرە باتەوە پێکەنین بە دەنگی بەرز و بیرمانە چێتەوە بۆ ئەمان لێ بەسەر هاتووە مێژووی کورد مێژوویشی درودرێژی پڕ نەهامەتی و پڕ چەرمەسەریە کە هەمیشە ئەمە ینی کاتێک باسی ئینسانی کوردمان کردووە ئینسانێکی تا ڕادێک کە زوو نەهامەتەکانی بیرەچێتەوە یان زاکیرەی تاڕادێک لاوازە لە بەرامبەر ئەوەی کە مێژوو خۆی دووبارە ئاکات و هەمیشە بۆیە ئەو بیرچوونەوەما هەڵبژاردووە لە ناو فیلمەکەشا باوازەحی باسی قۆناغێکی مێژووی دیاریکراوە کاکە زۆر دوور نییە لێمانەوە بەڵام هەمیشەش ئامادەی بۆی تکرار ببێتەوە کە تێما سیاسی پشتی کارەکەی و مەسەلەی ئەوەی کە ئەو خەڵکە چۆن لە بەرامبەر حولەفا یان لە بەرامبەر ئەوانی ترکە ئێمە تەنهاوەکو و میلەتێکی ئازا بینن ناتوانین شتێکی ترمان لێ تەماشا بکەن و ئێمە سازشەکەین لە بەرامبەر هەموو مافیکی خۆمان و لە بەرامبەر ئەوانە خۆمان وەکو بچوو ببینینەوە بەرحاڵ ئەلەم بیرکردنەوەانەوە بوو کە جۆرێک لە بیرکردنەوەی من و هاوڕێکانمە خەڵکیشی زۆرەکە پرسیارکردنە لە دۆخی ژیانی سیاسی ئێمە لە دۆخی کللتوری ئێمە لە دۆخی کۆمەڵایەتی ئێمە هەوڵمان نا بەشێگا لەم شتانە بێکەوە بنووسێنین و لە ماوەی ئەو 13 دقیقەیە بە هەندێک ئاماژە شتەکان بڵین دەناگەر تۆ تێ وردیکەیتەوە با بڵین بەباشی دەیان بڕی ڕەنگە لە فیلمێکی درێژایان لە زنجیرە تەلەڤیزۆنێکی مەسەرەن چەند حەڵقەی یابتوانی مەسەجەکانی لە ڕێی چیرۆکەکانەوە بگەێنی بە تاکید بواری درێژکردنەوەی هەیە بەڵام پێم وابوو لەو 13 دقیقە و 45 ثانیە تۆ زۆرشت گەیان ینی گەیاند بیرۆکەکە و گەیاند بەڵام طبعاً بە تاکید زۆر جوانە بێگەر بکرێ بە زنجیرەیەکی تەلەڤیزۆنی بە درامایەک بە شتێک کە
زیاتر باسی وردەکاریەکانکەی بەس کاک هەوراز ئەوەنەی من بزانم پەیمانێک چەند پەیمانێک هەبوو تەبان کە کوردستان دابەشکرا یەکێ لەوانە سیڤەر بوو وەلۆزان بەڵام سیڤەر ئەوە بوو کە لە دەی هەشتی 1920 لە ڕێک لە مانگی هەشتا لە خواروی پاریس خواری ڕۆژاوای پاریس لە شاری سیڤەر هەر سیڤەر سیڤغێ بەناوبانگە ئەو ئیتر ڕەنگە تاونێکی بچووکیش بێ لەوانەشە شارێک وێ نازانم نەمدیوە بەڵام بەوە بەناوبانگە پۆرسەلین دروستەکەن پۆرسەلین ئەو مادەیە کە پێمانەوە چینی و فەخفوری نەک مادەی ینی مادەیەکە وەکو بینی شوشە و هینەوە نیە ئەوە بەوە بەناوبانگە ئەو شارە ئەو پەیماننامەیە لەویا ئیمزاکرا لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیاوە کە هەر هەمویان مێژوویەکی زۆر خراپیان هەیە لە کۆلۆنیالیزم لە داگیرکاری لە دابەشکردنی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت بێ لە داگیرکاری ئەفریقا و هندستانەوە باز ناکەین کە تۆ چاکە و لە هندستانەوە هاتووە چونکە ئەو چای تۆ باسیەکەی لە کوردی بڕیوە چای خۆی نییە و چای ئینگلیزیش نییە لە هندستانەوە ئەیهێنا ئینجایشی کردەوە بە منەت بەسەر وڵاتەکانی کەیە کە لە فیلمەکەیان لێی بڕیوە جا نازانم بیزەبت باسی ئەو سەردەماکەی ساڵەکە و تەحدیدە یا تەحدید نییە 1920 باسی یەک معاهدەی دیاریکراو ناکەین خەڵبەت خۆزگەشتەکان وەکو سیڤەر بڕۆشتنایە و لۆزانی بەدوایە نەهاتە چکە لە ناو سیڤەرە چانسی دروستکردنی دەوڵەتێک بۆ کورد و ئەرمەن فەرەهەم کرا و دوایی لە پەیماننامەی لۆزانە ئەو دەوڵەتێکی قەرار بوو بۆ کورد دروست بکرێت لە نێوان عێراق و تورکیا پاشەکشیان لێ کرد وڵاتانی زلهێز بەرحاڵ لۆزانی لەبەر خاتری دەوڵەتی عوسمانی بووە ئەو کاتە ئینگلیز و فەڕەنسا ویستیان دەوڵەتی عوسمانی بچووکەنەوە بۆیە هەنێک لەو هەرێمانیان لێ سندەوە تووچای نوێ دروستکرا بوو بەرحاڵ ناچی لەناو ئەو مەسەلەیەوە من لەوێ زیاتر مەسەلەی چاکە تا ڕادەیەک شتێکی سیمبولیکە مەبەستم لە خودی چانیە مەبەستم لەو شتەیە کە ئەکرێت لە شوێنێکی ترەوە بۆمان بێ بۆ نمونەیەوە بیرتانە لە چەند ساڵی ڕابردووە هەم موچە مەسەلەن کە لە پایتەختەوە ئەبڕا ئیتر ئێمە هەمومان بەس لە پێناوی ئەوەی کە موچەکەمان لە پایتەختەوە بۆ بێت ئامادە بووین هەمومان جارێکتر بڕۆینەوە بۆ پایتەخت ینی شتێکە شتا ڕادێک شتێکی سیمبولیکە شتێکی مادیە کە تۆ میشا بەستێتەوە بە شوێنێکی ترەوە کابرای ئینگلیز یا نوێنەری زلهێزەکان کاتێکەیەت وەسفی خەڵکەکە ئەڵێ ئێمە مەملەکەتەکەتانە خەینە سەر شوێنێکی تر کە لەوێ گورگ و مەڕ لەسەر یەکانی ئاوە خۆنەوە ڕاستەکەی ئەوی دعایە بوو کاتی خۆی ئەم ویلایەتی مووسڵ کە ئێستا کاتە باشووری کوردستانی خۆمان یا هەرێمی کوردستانی عێراق با بڵێین بەو شێوەیە نووسێنرا بە ئەو دەوڵەتە تازەی کە ناوی عێراقا و لە سەرەتاوە ئیدعایەکی وا هەبوو کە هەموو مافە کللتوری و زمان و مافە فەرهەنگەکانی کورد دابی نەکرێن بەڵام بەداخەوە هیچی وا نەبوون و کوردیش لە ڕفراندۆمێکە بەداخەوە لەو قۆناغەیە خۆیان دان یعنی دەنگیان بۆیە کە طبعاً لەو ڕفراندۆمەیە ئەبێەوە بڵێم کە تەنها خانەدان و بازرگانەکان بۆیان هەبووە دەنگیان نابەوەی کە بڕۆن لەسەر ئەو دەوڵەتە تازەیە بن کە دەوڵەتی عێراقیە بەرحاڵ بەشێکی ئەو هێنانەوە یادی ئەو پەیماننامەیە کە ئێمەی نووسان بەو دەوڵەتەوە کە ئیتر سەرەتای نەهامەتیەکان تا ئەم دەقێشی لەسەر بێت درێژە بێتەوە دەست پێکات تا ساش هەر درێژە بێتەوە بەڵێ با جارجار لایەک لە هاوڕێیان و ئازیزانی وەرگریش بکەینەوە ڕووناخان تەبعاً کارەکتەرێک کەسێکی بەردەوام وەرگری فیلم و شانۆیە من لە دێر زەمانەوە ئاگادارم و ئەزانم لە ساڵی هەشتاکانەوە لە سەرەتای لاوێتیەوە هەتاکو ئێستا و ئێستاش لە بەریتانیاش بەردەوام ئاگادارم چێ بۆ شانۆگەری بۆ فیلمەکان اینجا لە فیلم سازانش کە ماڵی خۆیەتی هەر بەردەوامیەکی تەواوی هەیە و
و ڕاو بۆ چوون و سەرنجی هەیە فیلمەکەشی بینیوە ئەڵێ من وان بینی هاوشێوەی شانۆگەری ئەحەی کوڕنوو بوو باسی سەردەمی مەلیکیەت و دەوڵەتی کوردی و داگیرکەری کارێکی زۆر جوان بوو. زۆر سپاس بۆ سەرنجەکەی هەڵبەت هیچ شتێک لەو خۆشتر نییە فیلمەکەمان لەلایەن بینەرانی بە ئەزمون و ئازیزانەوە ببینرێت و مای سەرنجی ئەوان بوو بێ بەراوردکردنی کارەکەی ئێمە کە کارێکی بچووکە بە شانۆیەکی مەزنی وەکو ئەحەی کوڕنوو کە یەکێکە لە شاکارەکانی مێژووی شانۆ مای دڵخۆشی من و هاوڕەکانیشمە زۆر سپاس بۆەوەی کە با بڵین ئێوە کارەکەتان وا بینیوە. بەڵێ اینجا کاکە وەرازگیان من لێرە لەسەر ئەم فرێمە لەسەر ئەم دیمەنە قسەم هەیە ئەمەوێ ئەوە بڵێم تۆ لێرە ئەوە هیچ لە ناو مقێق قوڵاییەکی دابوونەریت و کەڵچەر و مێژوو و ژیان و ئیتر هەموو پێداویستیەکانی ژیان لەم گوزەرەیە ئەبینینەوە هەر لە پەت و لە هەموو شتەکان لە سەرەن و بێژن و ئیتر هەموو کەرەسانی کە پێویستن بۆ ژیان بەڵام کەرێکت داوە بەدەست کەسێکەوە چاوی بەستۆتەوە چاو بەستراوێک ببێ بەڕێنیشاندەر و کەسێکیش کە قسەی زلەکا و جارجار وەکو پند و ئامۆژگاری و وەکو حکایەت خوانێک لە لای برێخت ئەو کارکتەرت وا هێناوەتەوە جارجارێک دێڕێک بڵێ دێڕەکە دیمەنێکی گەورە بوروژێنێت بەڵام سەربەرە و خواری با بڵێن پشتا و پشت سواری لەگەڵ ڕەوەکەیە لەگەڵ کاروانەکەیە ئەڕوات لە پشتەوەیە ینی پشتی دیارە چۆن بڵێم بە ئاوەژوو ئەمە لێرە کۆمەڵێ شتمان پێڵێ هەرچەنێ لەم گرتەیەتە لایتیمتان دیارە لە دیمەنەکەیە ئەوە هەڵەیەکە بەڵام ئەو گرفتە نییە چونکە لە کاتی کەتینگ با بڵێن بڕینی چنینە دیتینە دیار نەبووە بەڵام من لێرە سەرنجم بۆی چووە بەڵام بەگشتی ئەو گزارشتەیە کە ئەمان گەڕێنێتەوە بۆ ڕابردوویەک و لەگەڵ ڕابردوەکەی تووشی پێکەنین بین و پیشی تووشی بیرچوونەوە بین منەمە خوێنەوەیەکی منەوە خۆشت حەزەکەم لەسەر کەر و چاو بەستراوەکە و کابرای ئاوەژوو و شتەکانی تر ئەگەر بۆ چۆنی ترت هەیە هەڵبەت کارکتەرێکی با بڵێن دیاریکراو هەیە کە لە یادەوەری هەمومانە هەیە ئەوەی پێڵێن مەلای مەشهور یان مەلا نەسرەدین یان هەر ناوێکی تر خۆ دەزانی کارکتەرێکە لە حکایەت و لە چیرۆکی لە ئەدەبیاتی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئامادەیی هەیە و هەر یەکێک لەو گەلانە بەهی خۆی زانێ و ئێمە وەکو کورد با بڵێن وەکو مەلای مەشهور با بڵێن ناویمان بیستووە هەمیشە ئەو بە سواری گوێ درێژەکەیەوە کە پشتی لە ڕێگاکەی و ینی ئەگەر ئەو وێنانی کە لە ڕابردووە هەم لە کتێبەکەی و هەم لە چیرۆکانیش با بڵێن کە بیستومانە وەرم گرتوێتەوە هەڵبەت تەوزیفکردنەوەی ئەو کارکتەرە بۆ ناو ئەم چیرۆکە ڕێک بۆ مەبەستەیە کە ئێستا بە ڕێزت باسی کرد کەسێک بە سواری گوێ درێژێکەوە کە گوێ درێژەکە مناڵێکی کە هەردوو چاوی بەستراوە گاشە نابی نابێ ئاراستەیەکە و خۆشی پشتی لە ڕێگەکەیە و تەنها کۆمنتی هەیە لەسەر ئەو شتانی کە ڕوئێن ڕێک هەستەکەی ئەو خەڵکانن کە لە فەزای گشتیە سواری شەپۆلێک بوون خۆشیان نازانە و شەپۆلە لە کۆ ئەیەت و بەرەو کۆ ڕۆ بەدەستی کێوەیە و لەناو ئەو شەپۆلانەیە هەمیشە کۆمنتیان هەیە بەڵام کۆمنتەکانیان یان ئەو قسانی کەیکەن لە جیاتی جێگەیەک بگرێ ڕەنگە ببێتە باعیسی پێکەنینێک یان چوزانم شەرحی دۆخێکی تر نازانم ڕەنگە زۆر خۆش نەبێ من ئەوە هەمووی خۆی شتەکانی وتووە
بەوردی لەسەر یەک دیمەن دەست خۆش وابزانام کاتەکە زۆر کاتی زیاترمان ئەوێ بە تاکید بەس مامۆستا بە ئیزنی تۆ ویستم کاکەوراز بەرمەوە بۆ پرۆدەکشن لە کام پرۆدەکشنەوە دەست پێ بکات ئەو کۆمپانیایە چۆن یارمەتی تۆ یا چێنین شوێنیان لەکوێ لە سلێمانی یعنی ئیشی ئێمە بەڕاستی لە فیلمسازیە ئەوەیە کە تیشک بخەینە سەر هەموو ئەو بزنسانە و ئەو شوێنانە کە ئیشەکان ئیشی فیلمەکانەکەن ینی ئیشێک تەنها بەداخەوە بە ئەکتەر تەواو نابێ بە سیناریۆ و بۆ تەواو نابێ هەمیشە بودجە هەمیشە پرۆدەکشن کۆمپانیا بێ لە پشتیەوە بێجا حەزەکەم کاگەوراس باسێکی ئەومان بۆ بکە. سپاس تێبینێکی زۆر بەجێ بوو. کۆمپانیای کام پرۆدەکشن یەکێک بوو لەو کۆمپانیا بەرهەمهێنانانی کە ئیشی سپۆت و تیڤی کۆمەرشەڵ و فیلم و هەموو بەرهەمهێنراویشی تری بینراوی ئەکرد. من لەو ساڵانەیە خۆم لە کام پرۆدەکشن وەک دەرهێنەر کارم ئەکرد بۆ هەندێک لەو کارانی کە کۆمپانیەکە ئەنجامیانەگەیان. تەوان بەسپاسەوە بەشی زۆری ستافەکەی کە ستافی پرۆدەکشن بوون لەگەڵم لە ناو ئەو کۆمپانیای ئەشکاریانە کرد ینی بەسپاسەوە بڵێم هاوکارێکی زۆر باشی ئێمە بوون لە دابینکردنی کەلوپەل و ئەکسسوارات و هەندێک لەو وردەکاریانەی تری ناو کارەکە کە بە هاوکاریەکانی ئەوان نەبووە زۆر زەحمەت بوو. هەروە پێویستە باسی کۆمپانیای بۆکسیش بکەم کە کۆمپانیای بۆکس دیسانێکێکە لەو کۆمپانیانی کە لە شاری سلێمانی کاری ڕکلام و فیلم و بەرهەمهێنانی سپۆت و تیڤی کۆمەرشەڵ و زۆر کاری ترەکەن کە کامێرا و لێنز و سینەمۆبیل و ئەوانش ینی ئەوان دابینیان کرد ینی هەردوو کۆمپانیای کام پرۆدەکشن و بۆکس کە من لە کاتی جیاوازە لەگەڵ ئەو دوو کۆمپانیا کارم کردووە و دوو کۆمپانیایە وەک هاوکاری بۆ ئەم پرۆژەی ئێمە بەشێک لە کەلوپەلەکانی خۆیان بەخشی بە ئێمە بۆی بەخۆ بەخشانە بەبێ ئەوەی هیچ داواکاریەکیان لە ئێمە هەبێت بۆی ئێمە کارەکەی پێ بتوانین دروست بکەین چونکە بەبێ ئەوەی ئەو ئیمکانیەتی ئەوانمان لە بەردەسا بێت لە مەسەلەی پێداویستیەکانی بەرهەمهێنان کارەکە زۆر زەحمەتتر ئەبوو بەڕاستی. زۆر سپاس بۆ هاوڕێ خۆشەویستانم لە هەردوو کۆمپانیەکە کە هاوکارمان بوون لە سەرەتای فیلمەکەەوە تا کۆتایی لە پری پرۆدەکشنەوە تا پۆست پرۆدەکشن کە هەموو شتەکان ینی بە ناڵم بەشی ینی هەموو ستافی فیلمەکە هین بوون ستافی فیلمەکە خۆبەخش بوون ئەوانی شتەکانیان بە خۆبەخشانەیە مای ڕێز و خۆشەویستیمە. زۆر سپاسیانەکەین کاک هەوراز دەتوانین بڵێ چەنی تێچوو ینی ڕاستە خۆ هەرە بێ مەسەلەن تێچوویەک هەبێ بە ئەگەر بە تەخمینیش بێ مەسەلەن فیلمەکە و هەروەها بردێ بۆ ئەوەنەی بیرێ بێ بردێ بۆ چەند فستیڤاڵ ینی چەند خەڵاتی بردوۆتەوە چۆتە فستیڤاڵەکان بەڵێ کۆمەڵە فستیڤاڵی زۆر بەشداری تیا کرد. ئەوەی زۆر بۆ من مای سەرنج بوویشێک لەو فستیڤاڵن کە سات ڕاستی ناوی فستیڤاڵەکەم بیر نییە بەڵامیشێ بوو لە فستیڤاڵە گەورەکان لە بەریتانیا لەوێ سێ خەڵاتی گرنگی وەرگرت و زۆریشمان لەبارەوە قسە کرد بەڵام ڕاستەکەی فیلمەکە لە زۆر فستیڤاڵ وەرگیرا بەڵام خۆم زۆر کەمم لێ بڵاو کردەوە لەوەی کە بڵێم ئەم فیلمە لەوێ وەرگیراوە لێ وەرنەگیراوەوانە ئەویش پەیوەندی بە هەندێک دۆخی ترەوە هەبوو. بەهەرحاڵ تێچوونی فیلمەکە جاوەربان نوکتتان بۆ بکەم لەسەر ئەم شتانە من لە بەرەوەی گوتم فیلمەکە لەسەر ئەرکی خۆمان بوو ئەنجا کاکاوان عەزیز کە با بڵێن هەم ئەکتەرە هەمیش لە ناو کارەکە با بڵێن وەک بەڕێوەبەری بەرهەم پرۆداکشن مانیجەر بوو کاکشادیش بە هەمان شێوە لەگەڵ یابوو شاد شەوکەت پێم وتون کاوانگیان مەسەن ئەمە شتانەمان پێویستە بڕۆن بە هەر شێوەیەک هەیە پاییکەن مەسەن بڕۆن بۆ چاخانە کۆنەکان دوکانە قەدیمەکانی سلێمانی هەندێک دوکانی ئەنتیک و ئەو شتانە هەیە ئامەسەن لەو شتانیان بیهێنەوە نەجا کاکاوان ئەچوە دوکانەکانەوەی وت کاکە گیان وەڵای ئێمە مەجموعەی هونەرمەندی نەمانێ فیلمێ بکەین
ئەو شتەمان پێویستە جاگەر بێ زەحمەت توانم ئەو شتەمان بنێ بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ لە تەسویرەکە ئیتر بەهیمەت بێ نێ بەهیمەت بێ بەقیمەت بێ بەهیمەت بێ یعنی ئاوا ینی بەڕاستی هەموو ئەو ستافانە کارێکیان کرد کە تەسەور کراو نییە. دەستخۆش چیترە بیرە مەسەڵەن نوکتەیەکی تر هە لەسەر ئەو گوێدرێژەکە باوەتان بکەم وەک گوتم ئێمە نزیکەی 60 کەس لەناو ئەم کارە ئیشمان کردووە. جا شوێنەکەش وەک گوتم ڕێک تەمموز بوو، ینی کاتەکە تەمموز بوو، شوێنەکەش توونی حەمامە. اینجا ئەکتەرەکان ئەگە دیقەتی جلوبەرگەکانیان تا نابێت جلوبەرجی زستانیان لەبەرایە، ینی کۆمەڵێک پارچەی زۆریان پێ و ئاڵێراوانە کاک خەسرە و کاک دڵشادوان هەر خنکابوون فەقیرانە، کاک نەهرۆ مشکلەی هەناسەوانەی هەبوو لە ناو تەپ و تۆز و گەرمایە وەزعێکی زۆر ئیسعاج ئەمانە بوو. بەڵام لە هەمووی هەزەلی تر دەرەجی حرارە بەڕاستی نزیک بوو بۆ لە 60. پێش ئەم گوێدرێژەی کە لە ناو کارەکەیە دەرەکەوێت گوێدرێژێکی تریان هێنا بوو کاتێک کە با بڵێن تێکەکەمان ڕاکێشا و دەستمانە کرد بە وێنەگرتن. جا گرتەی یەکەمی با بڵێن فیلمەکە سینسپلانە یەک گرتێ لە بیدایەتەوە دەست پێکا تاوەکو ئەگەڕایەوە چۆ ئەو سەروانە بە هەمووی تقریبەن 5-6 دقەی ئەخان وڵا تا نیوەی ڕێگە کەرەکە هاتووە بورایەوە ئەکەوت ئەبە تەشتی ئەومان بێنە ئەومان کردای بەدەم و چاویازی لەمان لێبە تاوەکو کەرەکە ماڵەسانەوە و تۆزە ئیسراحەتێک کرد و دەستمان پێکردەوە ڕاستە 4 جار کەرەکە بورایەوە جاجو درێژە بۆ خاتری خوامە هین نابێ وڵات ساحبەکەی لەو سەرۆڕاوە ساوتکاکە ناحەقی ناگرم ئەزانی چەند گەرمە تحمل ناکات دیارە ئێمە لە درێژەکە تحملمان زیاترە بووە. ڕاستیان دیمەنێکی کەما فرێمێکی کەمانەیە ئەم فرێم مامۆسا نیازیە فرێم باسیکە مامۆسا تاکو سێ شەو تەواو نامینە گەروا بێ فەرمووی خۆشی وتم. ئەزانی چۆنە تابانخان یەکێ لە گرفتەکانی ئێمە فیلم سازانیان ڕەخنەگران یا شرۆڤەکاران کاتێک کە باز لە فیلمەکەن ئاگایان لە پێکهاتەی فرێمەکان نییە. ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە و زۆرش پێویستە. ئێستا من لێرە دوو کارکتەری با بڵێن ڕووناکیان لەسرە لەم فرێمەیە، دوو کارکتەرن ڕووناکیان لەسرە. یەکێکیان کەسێکی خێڵەکیە، ئەوەکەی تریان بە حساب کەسێکی تا ڕادەیەک مۆدێرنە لەگەڵ سەردەمە. بەڵام وەرە چارە نووسێک کەوتۆتە سەر دەست ئەم دوو کەسە و ئەم دوو کەسەش کرێگرتەی ئینگلیزەکانن لەو کاتەیە و دیمەنەکە دەموچاوی هەردووچیان ڕووناکە وەکو کەسی نووسەرەکە نییە کە با بڵێن لایە ڕووناکی و لایە تاریکی و ڕاستی و تاڵی و سوێریەکان ببینێت. بەڵام ئەمان ئیتر کەوتونەتە ناو ڕووناکیەکەوە ئیتر ئەم ڕووناکیە لێرە گوزارشتە لەو خۆشی و خۆشگوزەرانی و خۆشنودی کەتیایان. کاک هەوراز ئیتر من لێرەوە ئەمە بۆ خۆت بەجێڵم بۆ خۆت یا بۆ سینەماتۆگرافەکەت نازانم بۆ چوونەکەم تا چەند لەگەڵ ئەوەی ئەو گوزارشتەی ئێوەیە. دەست خۆش سپاس بۆ سەرنجەکە و زۆر پێم خۆشە کە ئەوە بە وردەکاری فرێم بای فرێم ئیشەکەت بینیوە و سەرنجە بۆ دروست بووە. ئیتر ڕەنگە بۆ من ئەو پەڕی خۆشحاڵی بکە ئەو شتانەی ویستومانە ئەبیندێت. ئیترەوە گرنگترین شتە. ئەم دوو کارکتەرە پەیوەندیان بە چیرۆکەکەی کاگنەهرۆ هەیە کە ئیجارێتەوە ئەڵێ دوو دس کە ئەچن بۆ دزی لەوێ با بڵێن هاچن نەماڵی متەسەرف دزیەکەن و لەوێ کچێک اختصابەکەن و دوایی ئەو دوو دزە بەشێک لە ئوموری تیجاری وڵاتەکە ئەبەن بەڕێ و دوایی وەک تاجری ژنا بگرێت دوایە بن بە ئوموری سیاسیش ئەبەن بەڕێەوە و دواتریش کۆ چیرۆکەکە لە زمانی
کارکتەری کاگنەهرۆ کە چیرۆکە ئاجرێتەوە بۆمان دەرەکەوێت کە باسی ئەم دوو کارکتەراکە و هەروەک بە ڕێزی شێوەتە ئەوان یەکەمین لەو یەکەمین کەسانن کە ئەبن بە کرێگرتەی بێگانەکان و تەنانەت بۆ سەرکوتکردنی دۆخەکەش ئامادەییان هەیە. بەڵێ دەست خۆش من ئەوەی کەمە بەستم بوو نەمیست ما بڵێن لە ئەوەنی کوردەڵێ لە بنی کولەکەکە بدەین بەڵام من ئەو گزارشتم پێ جوانە کە لەگەڵ ئەمڕۆی واقع ئەڕوات تابان خان اینجا بابینەوە لای بۆچوونەکانی بەڕێستە مایکەکەم گرت بوو کاک هەوراز باسیەوە کرد کتێبی پێکەنین و بیرچوونەوەت بەکارهێنا لە سەرەتایە میلان کۆندێرا چەند لەوە وەرگرت ئایا بەس تایتڵەکەی وەرگریان بەس تایتڵەکەی کۆمەڵک با بڵێن وتاری ڕۆژنامەوانی و چیرۆکوانەکە هیچ پەیوەندی بەمەوە نییە تایتڵەکەی زۆر سەرنجڕاکێش بوو ئەگونجا لەگەڵ ئەو دۆخەی کە من ویست بووم بەو شێوەیە ئیتر باقی سیناریۆکە خۆت نووسیت وا بوو بەڵە بەدڵنیایە چەند پێش پرۆدەکشن مەسەلەن زۆر هێشتەوە سیناریۆکەسا هەیە 3-4 ساڵی هێڵێتەوە بۆ نمونە فیلمی دراوسێ لەوەی خۆمان ئەزانین لە فستیڤاڵی دهۆک مانو خەلیل وتی من زۆر دەمێکە سیناریۆی فیلمی دراوسێم نووسیوە ینی نازام چەند ساڵ بەر لە ئێستا و مناڵی خۆمی تایە و ئەم شتانە ئەنی لای تۆ وا بوو یا زوو مەسەلەن نەوەڵاوانە بوو ئێمە لەو لۆکیشنەیە پێشتر ڤیددیۆ سپۆتێکمان دروست کرد بەرهەمی کام پرۆدەکشن بوو زۆر با بڵێن شوێنەکە وەکو دیکۆر و ئەوانە مولائم بوو کاک بەرهەم کە وەکو ئاردایرەکتەر و کاک خەیبەر وەکو دیۆپی کارەکە بۆ هاوڕانی تریش وتیان ینی گوناحە ئالێرا ئیشێک نەکەین بەم تازەیە هەندێک ئیشمانتیا کردووە زۆر سەرنج ڕاشێش بووە منیش سیناریۆیەکەم هەبوو با بڵێن تەواوم نەکرد بوو بەڵام تۆزێک درێژتر بوو هەرم سیناریۆیە بوو بەڵام تۆزێک بە درێژتر و ئەوانە جارێکی تر ڕێکم خستەوە پێ چوومەوە کەشتەکان بگونجێنرێ لە چاخانەیەکە و قەیسەریەکە و ئەوانە بەشی ئەوەنەی من دێ دەرهێنا و ئەم فیلمەمان لێ دروست کرد دەست خۆش بێ ئەی گۆرانی ئەوە سەحرە زۆرم حەز لێ بوو بەڕاستی زۆر جوانە لە وازام لە پێشەکی و لە تایتڵی ئەخیری شاهرە ڕوات پێم وابێ بەس زۆر زۆر تایبەت بوو ئەو گۆرانیە بەڕاستی ئەگە قسەیە لەسەر گۆرانەکە بکەین هونەرمەندی میوزیسیان کاوان مەحموود دیسان ئەویش یەکێکە لەو کەسانی کە ساڵانێکە من هەر کارێکی فیلمم کردبێت ئەو کاری مۆسیقای فیلمەکەی کردووە وەکوتم فیلم کارێکی دەستە جەمعیە ئێمە بێکەوە فیلم دروستەکەین خەیاڵ و ئاراستەکردنی عایدی منە بینینی عایدی خەیبەرە دروستکردنی فەزاسازیەکەی عایدی بەرهەمە دوایی ئەوەی کە گوێمان لێ بێتەوە لە ساوندتراک و لە میوزیکەکە عایدی کاوانم 5-6 برادر و چەند هاوڕێی تریشمان بە هەمان شێوە هەن لە ناو کارەکانە کە لەگەڵمانن مەسەلەن بەڕێوەبردننی سێتەکە و دانانی پلانە خاتوژینۆمان لەگەڵا چوزانم کاک شۆڕش کاک هێمن زۆر زۆر لەو هاوڕان کاک شاد کاک کاوان کە ڕۆحی بەڕێوەبردننی کارەکەی ئەمانە بەرحاڵ زۆر هاوڕێی تریش ئێمە بێکۆ کارەکان دروستەکەین بەڵام لە فیلمی ڕیکۆرد بۆ زەویون بووان بۆ بەهەش لە تاریشیە تا ئەگا بە فیلمی پێکانی و بیرچوونەوە ساوندتراکی کارەکان و کەمپۆزینی مۆسیقاکەی کاوان کردوێتی کاوان مەحموود کردوێتی هەڵبەت ئێمە لە سەرەتاوە دانیشین گفتوگۆکەین کە چ میوزیکێک بۆ ئەم کارە ئەبێت و هەوڵشمان ناوە لە هەموو کارەکانە گۆرانیەکی کوردی یا میلۆدیەکی کوردی بێنین جارێکی تر تەوزیفی بکەینەوە با بڵێن مەقامی ئەوەڵ سەحەرە کە هیمامە سێوەیە تایبەتمەندیەکی هەیە کە هەر لە گزارشتی ئەوەی کە بەیانێکی زووە ئەوەڵی سەحەرە دەست پێیەکە بەڵام ئەو ڕیتمەی کە کاکاوان مۆسیقاکەی پێ دروست کردوێتەوە جۆرێکە ینی
سەر لە نوێ مۆسیقاکەی نووسیوەتەوە، سەر لە نوێ گۆرانێکی تەوزیف کردوێتەوە، ینی نەهاتۆتە مەسەرەن ئەو گۆرانیە بێنێت و بەکاری بێنێتەوەوانە جۆرێکتر دەنگەکە دەنگی کاکاوان خۆیەتی ڕێک گزارشتە لەوەی بەیانێکی تازەیە و فەرمونون لەگەڵ ئەم چیرۆکە بە ینی کە دەست پێکا و چیە بینی ڕێزم هەیە بۆ کاکاوان یەکیشی ترە لەو کەسانی کە ڕەنگێکی تر ئەیە بە ئیشەکان و دیوێکی تری فیلمەکانمان پیشانی بینەرەیات دەست خۆش بێ کاک هەوراز خەتی سەرەکی هێڵی سەرەکی ئەم فیلمە کورتە فیلمە تا هەڵبەتە من سیناریۆ نووس نیم هێشتا نازام کێ بم بە سیناریۆ نووس زۆر بە خاوی ڕۆم بەڵام کامەیانە خەتی سەرەکی کامەیە ئەگەر پرسیارەکەم معقولیەتی تیا بێ هیوادارم و هەروەها کارکتەری سەرەکی ماسیجی سەرەکی بەچێیە یعنی بە کاک نەهرۆیە یا بە کاک ئاکامە کارکتەری کامیانە یعنی وڵی بۆ من شوێنەکە پاڵەوانە ینی ئەوانی تر هەمویان لە ناو شوێنەکەیان قەیسەریەکە پاڵەوانی سەرشیەکەیە ئەوانی تر هەر یەکە و پەزڵێکن بەشێکی وێنەکەمان بۆ گوێزنەوەوانە ئیتر لە ناو ئەوە کارکتەر و ئەنتی کارکتەر یعنی ئاڕاستەی جیاواز هەمووی ئەبیندێ بەڵام شوێنەکە بۆ من قەزەیە ئیشکردن لەگەڵ ئەکتەرەکان تا چۆن بوو بوورەوە مەسەلەن چ ئەکتەرێک بە باش زانی سازام یعنی منافەسێ ئەوە ناخۆشەوە بڵین بەڵام ئاسان بوو ئیدکردن لەگەڵیانە هەر ئیشەکە خۆی ئاسان نەبوو پرۆڤەمانە کرد نزیک بە 2 هەفتە 3 هەفتە پرۆڤەمان کرد دوایەوە بۆ هەرێشێک لە کارکتەرەکان تێستی مەیکەپ و ئەوانەمان کرد هاوڕێی خۆشەویستم کاک شۆڕژ معروفی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هات بۆ ئەنجامدانی گریپ و بڵین مەیکەپی کارەکە کەیشێکە کاک شۆڕژێشێکە لە هونەرمەندە هەرە بەتوانا و بە سەلیقەکان کە لە زۆر وڵاتی وەکو مەغریب و سووریا و تورکیا و هندستان و ئەمانە ئیشی مەیکەپی کردووە ساژ لە عێراق لە زۆر دراما و فیلمی سینەمایە بەشدارێک بەزێشێک لە هاوڕە خۆشەویستەکانی من ئەو خۆی و کەسێکتر لە وەکو دەستیاری خۆی هاتن ئیشی با بڵین مەیکەپیش کارکتەرەکانمانە کرد بەرحاڵ نزیک بە 2 هەفتەیەکیش خەریکی پرۆڤە بووین سەرەتا لە دەرەوە دوایش چوینە سەر لۆکیشنەکان وان لەسەر لۆکیشنەکانیش پرۆڤەمانە کرد وەڵی ئەکتەرەکان هەرێکە و تایبەتمەندی خۆیانیان هەبوو بەڵام بۆ من کاک نەهرۆی ئەوەی حکایەت خوانەکەنە هەڵبەدەوی ژێشێکە لە ئازیزەکان کە زۆر تایبەت و بەلامە بەڵام کاک نەهرۆی تر نەهرۆ محەممەد ئەوەی دەوری چایچیەکە بینێ و چایچەی کە چای نییە بیفرۆشە لەگەڵ کاک زەریا سامی زەریاوی بزنەکەی پێ بۆ من زۆر زۆر تایبەت بوون وە چێژم لێیانە بینی کە پرۆڤیانە کرد وەگوتم با بڵین کاری ئاکتین کۆچ یان ڕاهێنان لەگەڵ ئەکتەرەکانە هونەرمەندی ئازیز کاکشات شەوکەت لەگەڵ ئەکتەرەکان خەریک بوو من لە حەزە شتەکانی خۆم لەبارەی کارکتەر سازیوانە لەگەڵ کاکشات باس کردبوو ئەو پرۆڤەی لەگەڵ ئەکتەرەکاناکردن زۆر جارە ڕۆشتم تەماشامەکردن لە شوێنەکەگە سەرنجێکم هەبووە لە سەر نواندنەکانم بڵێ بە ئاوا بێ بە ئاوانە بێتەوە نەزیاویش لەگەڵ کاکشادا و کاکشات پەیامەکانی گەیان بەڵام چێژم لە هەموو لەحزەیەکی زەریا و نەهرەوە بینی ینی کاک خەسرە و بە تایبەت ئەوەی دەوری با بڵێنێکێک لە دوو کارکتەری ئەنتی کارکتەرە کاک دڵشاد کە ئیما ئەی زۆر زۆر غەریب بوو مامۆستا ئەژین کە دەوری متەرجمی کابرای ئینگلیزیە بینی کاک هۆگر کە دەوری کابرای ئینگلیزیە بینی هاوڕێی خۆشەویستم کە هەوڵی یا مەسەرەن ئینگلیزیە قسە بکە کە با بڵێن ئەکسێنتی نەبێ بە جۆرێک بێ کە هەست بکەی کە کارکتەرەکەی هی کارکتەرێکی ئینگلیزی ئەو سەردەمەیە بەرحاڵ وڵا هەر هەمویان نازانم کێشەکە لەوە نازام ناوی کامیان بڵێم و ناوی کامیان نەڵێم هەمویان دەرکەوتنەکانێت کاوان کە دەوری و کەسابینە کە جەریدەکە خوێنێتەوە ئەوەی کە بەردەوام زەڕەبینەکەی پێ و کاکاوان خۆی بەڕێوبەری
بەرهەمی کارەکەش بوو کە لەلایەکەوە دەوریە بوو لە لایشترە لەو لا ڕۆژ حەماڵیە کرد و شتی پا کردو و خەڵکی ئەنا و خەڵکیە برد و بەرحاڵ چیرۆکی زۆرە. من دەستخۆشی لێکم کاک هەورازجان بۆ هەر هەمووی، بەڵام باسی کارکتەری سەرەکی گەلێک جار کارکتەری سەرەکی بە دەرکەوتنێکە لای من ئەم خانمە لێرە ئەمە نەکۆکو خانم نەکۆکو با بڵێن کچێک، بەڵام وەکو خەونێک هاتە ناو فرێمەوە لە پشتێەوە ڕەسەنایەتیەک دیارە بە جلوبەرگەکەیان ڕەسەنایەتیەک دیارە. ئەلبەتە گەلێ جار ئێمە کە سەیری خانمەکەین سەیری کچێکەکەین زۆربەی کوڕانمان خەون بەوەوە بینێتر وازانن ژیان لە هەلەو هاوسەرگیریەیە لەو هاوژینەیە. ئیتر منم کارکتەرە لێرە بە کارکتەری سەرەکی ئیشەکە ئەبینمەوە وا بزانم هەر هەمووشی ڕوو لەم کارکتەرە ئەکەن لەو کاتەیە هەر هەموو یعنی هەڵوەدایەکەیە مشتەقایەکەیە مشتاقیەک هەیە بۆ خۆزگەیەک بۆ خەونێک، بەس کاتێک کە خەونەکە پێ ئەکەنێ لەوێ دانی دەرەکەوێت. بەس من لێرە لە فرێمەکەیە کە سکرینشاتم کرد ئەو دان دەرکەوتنەی دەرنەکەوتی تر بۆیە بەپەلا هەروتم بابمێنێ، بەس من ئەمەم زۆر پێجوان بوو. خاتوبان و باڵێنیەکێکە لەو ئەکسەرانەی کە ئیمائی زۆر زۆر جوانە کاتێک کە لوکی تەماشاکردنی ئاستی ڕوانینی زۆر سەرنجڕاکێشە، هەڵبەت لە چەند کاری تریشە هاوبەش و هاوکارمان بووە. ڕاستە تێبینێکی جوانە و ژن لە ناو ئیشەکەیە لە گێڕانەوەیە لە ناو چیرۆکانە پێگەکی محوەری هەیە و ئەمیش کاتێک کە دەرەکەوێ هەموو چاخانەکە ڕووی تێەکەن. ئیتر ئەمەش حکایەتێک هەیە لە ناویە حەزەکەم دوای بینەران خۆیان ئەیبینن. بەڵێ تابان خان فەرموبان دەڵێ بەفرێم قوربانی مامۆستا تۆ سەرنجە زۆر ورترە لە من دەستە خۆش بێوە ڕاستی. من تێبینێکی وام نەماوە لە ئێستاە ئەوە نەبێت کە بیرم کەوتەوە بزنەکە بەیاننامەکە خوا زانی لە ئەخیرە یعنی زۆر جوانەوە. بەس پێش هەست ئینگلیزیەکم لەگەڵا بێ ببوورە مامۆستاگیان هەست ئینگلیزیەکم لەگەڵا بووە لەم کاتە ژنێکی ڕەفیقم هەیە ینی لەوانەیە بیتە ئافرم دەست خۆش یانیەوە دیە بزنەکە خواردی و ئەو چۆن بڵێ لا ناتوانین لێرە هینکەین هەنێ وشە هەیە بەکاری بێنین بەڵامی ترها ینی تاو بزن خواردی ینی ئەها ینی وەکوە بڵێ ناڵێم ینی لەبەرەوەی لەس ئۆنلاینی ناتوانم بە ئینگلیزی جنێو بم بەداخەوە ئەوە نییە نازام زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە نازام چۆن بە ئوسوڵۆ باسیکەم چکە نوکتەی سێکسی زۆر تیا بوو یعنی فیلمەکە و بەڕاستی ئەو لایەنە شتێکی جوان بوو ینی مۆرگێکی سلێمانیشی تایە هەمیشە ناڵێمە کووتم. کاکە وراس حەزەکەی وەڵامی ئەمەی تابان خان لەسەر بزنەکە و خواردنی ئەو با بڵێن کۆنتراکتە لەسەر ئەو ڕێکەوتن نامەیە ئەو با بهێڵینەوە بنش چونکە سەرنجێک مەیە وێنەکەی ئەو دانی بەڵام ئەلێرەیە ئاستی کامیرە کە لەسەرەوە کە سەیری دیمەنێکە گرێت ئەلبەتە گەلێ جار گزارشتەکە وا ئەکەوێتەوە با بڵێن ئەو دیمەنە ئەو جوڵەیە ئەو کارەکتەرانە بە نزمی سەیرەکرێت بە ئاستێکی نزم بە سوچی سەیرەکرێت. ئایا تۆ لێرە بۆ مۆرکردنی ئەو بڕیارنامەیە بۆ ئەو کۆدەنجیە تۆش هەمان مەبەستت هەبوو کە کامیرەت بردە و ئاستەوە و ئەم فرێمەت گرت؟ خۆتەزانی با بڵێن لە ماناکانی هەڵبەت لە دۆخی کلاسیکە بۆ هەر فرێمێک مانایەک دانراوە ئەوانە ئەگەر چی لە قۆناغەکانی دواترە ماناکان ئەکرێ گۆڕانکاری زۆریان بەسەرا هات بێت وانە ڕاستیەکەی وەرگرتنی دیمەنەکە وەکو تۆپ ئەنگڵێک
دوو ئامانجی سەرەکی هەبووە. ئامانجی سەرەکی یەکەم نیشاندانی تەواوی دۆخەکە، ئامانجی دووەمیش هەرەوەی کە بەڕێزت ئاماژە و پێ. بەڵێ من کە ئەمە ئاڵێم کاکە ورازگیان مەبەستمدا گەلێجار لە زۆربەی فلیمەکانە، یعنی با بڵێن ئێستا لە فیلمی ئەڤاتاری جیمس کامیرۆن هەنێ دیمەنم بینی، هەنێ ئاستی گرتم بینی لە کامیرەیە با بڵێن ستایلەکە کلاسیکە، بەڵام ئەم هاتووە مۆدێرنی کردوێتەوە بۆ ئەمڕۆ گونجانویەتی. من ئەوەم پێ جوان بوو، بۆیە لێرەش ئەو سەرنجەم یعنی تەواو دروستە، هەڕێک با اینجا بینە سەر مەسەلەی بزن خاتون. بۆ یاڵم بزن خاتون چونکە بزن مێەیە، باوەکۆوانە نینەوە کاڵێ جیسکەکە یان تەگە یان بە هەڵە وەرێگرێ. خواردنی ئەو ڕێکەوتن نامەیە کە لە لای بزنەکەوەیە لە هیچ سەرچاوەیەکی کەوە وەرت گرتووە، چونکە سەرچاوەیەکی ئاینی هەیە لەسەر ئەو مەسەلەیە. نازانم بە تەحدید کاک سەرکەوت ئەوەی بەڕێزت ئاماژەی بۆ کەی چییە، بەڵام بەکارهێنانەکە لە لای ئێمە تەنها ئەوەیە کە ئەو گرێبەستە کە خەڵکەکە هەمویان بە پەنجەمۆری خۆیان بڕیارێن بڕۆن بۆ ئەو وەرگرتنی ئەو ئۆفەری کە بیانیەکان پیانی بەخشیون، بەڵام ئەوان کۆمەڵک با بڵێن پەیمانیان لەناو ئەو بەیانەیە بە خەڵکەکە نووسی بوو، بەڵام خۆیان هیچ مهتەم نین و لە یابەجیان هێشت و بۆی بزنێک بیخوا. جۆرێک تەسەوراتی ئێمە بۆ هەموو ئەو معاهداتانەی کە لە ڕابردووە، بۆ هەموو ئەو وعدانەی کە بۆ کورد درراوە لە ڕابردووە بە ئێستاشەوە کە دوای حەدەسەکان ئەمەتان بۆ کرێ ئەوتان بۆ کرێ، بەڵام ڕاستیا هیچی وا نابێ، هیچی وا نەبووە، هەر وەکوەوە بزنێک خواردبێتی. تقریبەن تەفسیرکردنەوەی قسەکە بووە بۆ وێنە ئاواهینە، بەڵام ئەو دیدگایی بەڕێزە کە ئەڵێ دیوێکی ئاینی هەیە لە لای ئێمە ئیشەکە یان لانی کەم لە تەسەوراتی ئێمە تەنها شاندانی ئەو دۆخەیە. من دەستخۆشی لێکم تابانخانە گەشتێکی کەتێ، چونکە سەرنجێکی کۆتام هەیە. بە کورتی مامۆستا وتم بە کاکەورا دەڵێم، بە مامۆستا هەورا دەڵێم کەڵە گرەیدین ڕنگ چ ڕنگێک بۆچی ئەو ڕنگانەت هەڵبژارد، ئەو ڕنگانەی وەکو تیل تیلی پێڵن، وەکو شینی، وەکو ئەم کتێبەی پشتی من عکسی کرێتەوە، وەکو ئەم کتێبەکەی کاکدارۆ لە جوومەوەیە ئەو ڕەنگەت هەڵبژاردووە. ئەنجا ئەها ینی ڕەنگێکی جوانە، هەم گەرمە و هەم گەرمیە، ینی و هەم خافیتە، چۆن بڵێ طبعا ماتەکرێ بە کەڵەر گرەیدین. ئەگە باسێکی ئەو مامکردەوەت ئەوە ئیشی طبعا ئەو کەسەیە کە ئیکا لە ئیدیتین و ئەو شتانەیە. بە دڵنیاییەوە مۆنتاژ و کاری کەلەر و ئەو شتانە کاک هەڵگورت هونەرمەندی شێوە کار کاک هەڵگورت کار خۆی یەکێکە لە مۆنتێرە هەرە باشەکان لە کوردستان ئەو کاری تیا کردووە. هەڵبەت ئێمە لە سەرەتاشەوە توانم بڵێم تا ڕادێک حساباتی تۆن و ئەو ڕەنگانەمان کردووە کە ئیشەکە وەک ئیشێکی مێژووی کاتێک کە تۆی بینیت هەست بکەی کارێکی مێژوویە بینیتوانە لەگەڵ ئەجوایی شوێنەکە و ئەو ڕەنگانی کە لەو شوێنەیە بەکاراتوە لە مەسەلەی ئارت دایرەکشن و ئەوانە هەموو ئەوانە با بڵێن وردەکاری حسابی بۆ کراوە. بەڵام کاک هەڵگورت بە سەلیقە و بە توانای خۆی ئەتوانم بڵێم کارێکی زۆر زۆر جوانی کردووە، نەک بە تەنیا لە مەسەلەی کەلەر گرەیدین و ئەوە، بەڵکو لە هەندێک وردە ڕووناچی و تەرکیز خستنە سەر شوێنێک و شاردنەوەی هەندێک شوێنی تر و زۆر زۆر وردەکاری هەیە کە کاک هەڵگورت کردوێتی کە لێرەوە دیسان ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو هاوڕێ خۆشەویستەشم کە ئەویش بەشێکە لەو تیمێک ئێمە بێکەوە
کار دروست دەکەین. سپاسێکی و هاوڕیانش بکەین کە جارجار کۆمنتمان بۆ نووسن و دەستخۆشیەکەن و ینی زۆر زۆر سپاس بۆ هەر هەمویان. بەتایبەت بۆ ڕووناخان بینەرێکی سەرسەختی فیلمە لەو ماوەیە باسی نێتفلیکسیە کریانی بە تایبەت دانیشێ بۆ فیلمە باشەکان دەستخۆشی لێ یەکەم ڕێزم هەیە بۆی. بەڵێ لێرە منیش ویستم ئەم بۆچوونەی دوو بۆچوونی هەیە ڕووناخان، یەکێکیان دەستخۆشی بۆ کاکەوراز و موکاسی ئەم کارە جوانە بەڕاستی دروست بوون و زیندووکردنەوەی بەسەرهاتی و مێژووی ئەو کارەی هونەرمەندانە و تاکوونەوەی نوێش ئاگاداری مێژوو بن سەرکەوتوو بن. دووەمیان پەیوەندی بەم لۆکەیشنەوە هەیە کە من ئێستا دامناوە، ئەڵێ گێڕانەوەکان خۆشتر، باسی گوێ درێژەکە ئەو پێکەنینێکی لەگەڵایە. بەڕاستی دیکۆر و گوزەرەکە زۆر زۆر جوان بوو. ئافرین بۆ ئەو بیرکردنەوەی کە کوێ بکەیت بە لۆکەیشن. بەڵام پرسیارێک بۆ ئەوێتان هەڵبژارد، ئایا نەئەکرا خۆتان بە دیکۆر ئەو شوێنە و چایخانە کە دروست بکەن کەوا هەڵتان بژاردووە؟ لا ئێمە کارێکی سادە دیارە، بەڵام بەڕاستی زۆر مانوو بوون و زۆر بە قورسی بەرهەم هاتووە. هەر بژین زۆر دەستان خۆش، منیشتان بردەوە بۆ سابونکەران. زۆر سپاس. ڕاستە زۆر زۆر قورس بوون. وەڵاهی لۆکەیشنێکی وانە ماوە لە شاری سلێمانیا بەداخەوە بتوانیت بە ئاسانی تەسویری تیا بکەیتەوە. ئەم هەندێک شوێنی ئەوە کەم نەبێ، کەمیش بە زەحمەتێکی زۆر با بڵێنەوە هاوڕێیانی کاری دیکۆر و ئانیانە کرد، توانیان ئەم شتەی تیا دروستکەنەوە. بەڕاستی من لەم فرێمەیە و لۆکەیشنەکە و طبعا دیزایانی با بڵێن کێشانی ئەو خشتانە ئەوەی کە کۆترەکە لەسەری نیشتووە، ئەمە تایبەتمەندیەکی کۆنی مێژووی کوردی پێوەیە. وەکو کورد لە زۆربەی شوێنەوارەکانمانە، ئەو شوێنەوارانەی کە کنە و پشکنینیان کرد و دۆزیویانەتەوە زۆربەی ئەمەیتایە. خۆی با بڵێن گومەزی هەیە، بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ با بڵێن هێماکانی ئێزداییەکان یاخو هەڵاوینەکان عەلەوی یاخو کاکەی و یارسانیەکان کە لە زۆر لە پەرزگاکانیانە هەیە و گەڕانەوەکەش بۆ ئەوەیە بۆ ئەو سێ کوچکەی کە پەیوەستە بێت بە ئاینی میترانیەوە. ئەلێرە ئەمەمە زۆر جوانە و اینجا من ئەوەی کە بینیشمە مەسەڵەن کۆترەکە، دانانی کۆترەکە لەو جێگەیە نیشانەی ئاشتی خوازی ئەو کارەکتەرانە و ئەو کەسانن کە لەو جێگەیە ئەژێت. چۆن بتوانێت هێلانە لە جێیەکی وایە بکات ئەگەر بێت و ئەوان ئاشتی خواز نەبن، ئەگەر ئەوان ئاژەڵ دۆست نەبن. ئەوە شتێکی جوان و لە هەمان کاتە ئەو دیمەنە لە پشتەوە کە کەسەکە بزنەکە ئاێنێت. ئەمەشم فرێمە تێکەڵچێشێکی جوانە لە هەر هەموو کارکتەر و کەسەکان و نووسەرەکە لە پشتەوە و پەنجەرەکەش لە پشتێتی بە ڕووناکیەکەوە کە ئەم هەموو حەقیقەتەمان بۆ خاتە بەرچاو. هەندێک ڕووداوی سیر هەن تەوان بە دڵنیایەوە سپاس بۆ تێڕوالینەکانی کاک سەرکەوت، هەمووی زۆر لە جێ خۆیەتی، ینی بەم بینینانی تۆ من زۆر زۆر دڵشا دەکاتەوەی کە کەسێک هەیە ئاو بە وردەکاری شتەکانی بینیۆشتانی کە ئێمە لە دروستکردنی فیلمەکەی بیرمان لێ کردوێتەوە و حسابمان بۆ کردووانە زۆر زۆر خۆشە کە وەرگر ئەم شتان هەمووی ببینێتەوە. بەڕاستی دڵخۆشن، زۆر زۆر سپاس. یەک هەندێک جار سوتفا لە ناو کارە با بڵێن شتێکی زۆر سەیرە لەو شوێنەیە کە کابرای ئینگلیس قسەکانیەکە و هاوکارەکەی کە مامۆساژین بێ تەرجمەیەکە، نازانمەگەر دیقەتان نابێ بزنەکە لەو کاتەیە میزەکە، یعنی ئەگەر دیقەتان نابێ سوتفێکی زۆر زۆر جوان بوو لە ناو ئیشەکەیە. ینی خۆی ئێمە قەرار بوو لەوێ کەتکەین لە قتەکە بگۆڕین بچینە شوێنێکی ترە و لە ئەنگڵێکی ترە وەری بگرین، بەڵام ینی من ئاماژەمما بە ستافەکان وتم با بەردەوام بڕوا، چکە شتێکە کە جارێکتر بۆمان دووبارە نابێتەوە. ینی
لەحظەیەکی جوانی ناوی شەکە بوو. بەڵێ من ئەو دیمەنە شەو فرێمەشم سکرین شات کرده بوو ئەوە ئێستا نایبینمەوە بۆیە گەڕێم لە کۆمپیوتەرەکەمەوە نێدام نابوو و دیمەنێکی کەشەوەی سەرەتا کە بوخار و هەڵا و شتەکە لەوێوە داخڵەبی خانەکەەوەکەێت. بەڵێ ئەو هەڵاوە شەرە گەڕێتەوە بۆ هێمای ژیانی ئەو خەڵکانە کە لەو کاتەیەوە بە تایبەت بۆ سەردەمانێکی دێرینی میلەتی ئێمەکە گەلێ جار بە میلەتی کورد مەسەلەن بە ئاینی ئەزدایی و بە ئاینی هەڵاوین و بە ئاینی یارسانی و هەتا زەردەشتیش ئەڵێن ئاگرپەرست نەخێر ئاگرپەرستی نییە بەڵام ئەمە پەیوەندیەکی ئەزەلی ئێمەیە و لەگەڵ دروستبوونی مرۆڤایە لەگەڵ دامەزراندنی شارستانیەتی میلەتانی دنیایەوە بە تایبەت لە ناوچەی کوردیە لەگەڵ ئاگرا بووە و ئاگرش هەتا ئێمە ئاینی علەوی کە ئەڵێن علەوی خۆی علەوی نییە هەڵاویە هەڵاوی بە بادینیەکەیەتی عنی هەڵاو هەڵاوی ئاگر ئیتر هەڵاوی کوڵان اینجا ئەویش لەوێ کە تۆ لەو بۆچوونەوە ڕۆشتید من لێرەوە ئەوەم وەرگرت کاکە وەرازجیام لەو دیمەنەی سەرەتایە ئەوەم وەرگرت کە با بڵێن لەو کڵاو ڕۆژنەیەوە هاتیتە ناوە ئێمەت خستە ناو فیلمەکەوە. بەڵێ سپاس بۆ بینینەکانت و بۆ تێڕوانینەکانت و بۆ ئەو وردەکاریانی کە لە کارەکەەوە هەڵگەیەنجیت و سەرنجانی خۆت. هەڵبەت بە لێرەشەوە شتێک بڵێن کاک سەرکەوت ئەزانی کاتێک شیکاری لەسەر فیلم یا لەسەر ئەدەبیات لەسەر ڕۆمان لەسەر دەق لەسەر شعر ئەکرێ ئەوەی کە مانە ئابەخشێت بە ئەو دەقا ئەو فیلمە ئەو ڕۆمانە وەرگرە و ئەکرێت هێندەی ژمارەی وەرگرەکان خوێندنەوەی جیاواز تەسەوراتی جیاواز لەبارەی شتێک بەسەند دەقەکەەوە یان کارەکەەوە هەبن و ئەکرێت هەندێک تێما لە ناو ئیشەکە هەڵبگیرێنەوە وەک خۆی و ئەسڵان ئەکرێت هەندێک تێما ئیزافە بکرێ بۆ ناو دەقەکان کە ئەمەش گرنگی خوێندنەوە و بینینی فیلمە لەلایەن کەسانی بە ئەزمونەوە. ئەڵبەت سەرنجەکانی بەڕێستان لەو بارەوە بۆ ئێمە بۆ ستافی دروستکردنی فیلمەکە زۆر مای خۆشحاڵیە. سپاس دەکەم. چاوەکەمی کاکە وەرازجیانێمە کە ئەم پێگەیەمان داناوە بۆ هیوایە یعنی حەزەکەم من ئەگەڕێم خۆتەزانی تابانخان نەزانێ ئەگەڕێم یعنی ئەمەوێ کەسانی باش بێنین و کەسانی شارەزا بە هەر ئایدیا و بیرکردنەوەیکی خۆی هەیەەوە بۆ خۆی بەڵام بابێت گەنگەشەیەکی جوان لەسەر فیلمەکان بکەین بێن هەمومان بەیەکەوە هەوڵ دەین ئەم ڕەوتە ئەم بوارە بەرەو پێشتر بەرین چۆن بەرەو پێشی بەرین ئەگەر بێت و شیکاریەکی جوانمان نەبێ بۆ ئیشەکەی بەڕێستان من هەرچ ئیشێک هەرچەندێ خراپش بێ بەڵام پێم باشە با بیهێنین ئێمە گەنگەشەی لەسەرکەین ئەگەر نەیکەین ئەلبەتە ئەو دەرهێنەرە نازانێ هەڵەکانی چی بوو ئەڵب خۆشمان نازانین هەمومان نازانین چونکە هەمومان تووشی ئەو هەڵانە ئابین اینجا ئەوانە پێویستن و با هەوڵدەین ستایلێکی جوانمان هەبێ بۆ ڕوونکردنەوە و شیکاریەکان نەک ئێمە کەسانێک هاتوون گەلێ جار هەر هەمومانە شکێننەوە هەر فیلمسازی نییە کورد هەر فیلمی نییە ئێخر کاکە هەنگاومانەیە هەوڵمانەیە نانەوەڵا ئوستاز من پێم وایە ئەگەر لەو بارەیەوە قسە بکەین ئێمە قۆناغەمان تێپەڕانەوە ینی ئیشەڵا لە کاتێکی ترە لە لایڤێکی ترە چکە من خۆ داگەداریەوە نزیک بە 2 ساڵە سەرقاڵی توێژینەوەیم لەبارەی سینەمای کوردەوەوانەوە لە ئێستا لە کۆتاییەکانیان ینی ڕەنگە لەو 1-2 مانگی داهاتووە پێشکەشیەکەم و دواتریش ڕەنگەوە کتێب بڵاو بکەینەوە ئیترێم لە قۆناغەمان تێپەڕانەوە کورد سینەمای هەیە سینەمای نییە سینەمای هەیە و سینەمایشی گەشەکردوشی هەیە و ساڵانە فیلمی زۆریش بەرهەمەهێنێ و دەرکەوتەی زۆری هەیە شوناسی خۆی هەیە و خاڵ و خەتی خۆی هەیە ڕەنگ و بۆی تایبەتی خۆی هەیە و وابەستە نییە بە یەک پارچەی کوردستانەوە و لە هەموو پارچەکانەوە ینی بۆ لایڤێکی کە کاک ئەوە ینی پێم وایە ئەو قۆناغەمان تێپەڕانوە ئەوانی تایبەتی هەر پارچەی لە کوردستان ڕەنگێکی تایبەتی هەیە سینەماکەی پێم وایە ینی
دەستان خۆش بێت چالاکی گرنگەوەی چالاکیمان هەیە ینی بەڕاستی من هەوڵ و ماندووبوونەکانی کاک سەرکەوت لە ئەوەڵ و سەرەتای فیلمسازانەوە ئاگام لێتی بە تەلەفۆن و مای تەقدیرە بە تەکید ینی گرنگ چالاکیمان هەیە و گرنگ ئێمە ئەم کەسە جوانەمان هەیە لە کەرکووکەوە هاتووە بۆ هۆڵندا لێەوە هاتۆ بۆ ئەمریکا هەر خەریکە ئیتر بەپێی توانای خۆی بەڕاستی ینی هەرچەنە خەڵک هەنێک لە ئەکادیمیەکان ڕئیتریان هەیە و هەنێک خەڵکی کە ڕئیتری هەیە بەڵام بەڕێی من هەر بوونی پێگەیەکی ئاوا بۆ خۆی چۆن بڵێ دلیلی ئەوەیە کە ئێمە هەین کورد هەیە و فیلمی کوردی هەیە لە خزمەتانە دوافرێم حەزەکەم گەنگەشەیەکی لەسەرکەی کاکەوراز من شتێ بڵێم فەرموو ئەمە ڕاستیەکە وەستاوەتە پێوە کاتێک کە ئەو دوو کەسە ئەو دوو بازرگانە ئەو دوو دزە ئەو دوو کەسەی کە میلەتێک گیریان خواردووە بەدەستیەوە ئەیانێ ڕاستیەکان بکوژن بەڵام من شیشێکە بینم شیشی پەنجەرەکەیە شیشی چییە لە پشتیەوە پشتێتی نایە لێ بکەوێ و دەرهێنەریش لەگەڵ تەقەکەی ئەوانە تاریکی دروست دەکات کە تاریکی دروستەکە ئەیهێڵێتەوە بۆ ئێمە ئایا ڕاستیەکە مرد ئایا ئەو مێژووە مرد یان ئەو مێژووە بە زیینوێتی مایەوە ئەمە ئەو پرسیارانەیە کە تووشی هەمومانیەکەیت ئیتر خۆشت لێرەوە حەزەکەم بۆ چوونی تەواوی خۆت بڵیت چاوەکەمی کاکەورازگەم زۆر سپاس یەکێکتر لەو شتانەی کە ئەوە لە بیدایەتەوە بموتە بەڵام تقریبا هاتە ئەم شوێنە کە ڕەنگە شوێنی خۆشی بێت من بۆ نووسینی سیناریۆی ئەم فیلمە گەڕامەوە بۆ هەندێک سەرچاوی مێژووی بەتایبەت بۆ هەندێک دەق کە قۆناغەکانی بیستەکانی سەدەی ڕابردوو شەرحەکاتەوە بەتایبەت چیرۆکی لە خەومای جەمیل سایب کە زۆر بوو بە ئیلهام بەخش بۆ بیرکردنەوەم بۆ نووسینی چیرۆکەکە و هەر لەو قۆناغەیە مەرجی تراژیدیانەی یان کوژرانی جەمال عیرفان وەک نووسەرێک لەو سەردەمەیە کە درێژە بێتەوە بۆ سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی و ویداد و هەموو ئەوانی تر من هەر بۆ من دووبارە بوونەوەی هەر هەمان چیرۆکە ئەکرێم دیمەنە سوود وەرگرتنەوەیەک بێت لە با بڵین ئەوەی کە خەڵکێک هەیە نایەوێت دەنگی ئازاد یان چیرۆشی حەقیقی یان ئەوەی کە پێوترێ ڕاستیەکان بوترێن ینی دیمەنەکە هەوڵدانێکە بۆ کبکردنی دەنگی ئازاد یان بۆ بێدەنگکردنی هەردەنگێکی جددی دیمەنەکە خۆیەواڵێ بەڵام مادەم فیلم هەیە مادەم کار کراوە مادەم کارەکرێ مادەم کارەکە ئەبینرێ دەنگەکان هەن جەمال عیرفان بشکوژرێ هەر نووسەرێکی گەورەیە ئەم کارکتەران بیانەوێت دەنگی نووسەری ناو فیلمەکە کە بکەن بەڵام تاکە دەنگی دلێری ناو فیلمەکە هەر دەنگی نووسەرەکە خۆیەتی دەستە خۆش بە کاکەوراز شتێکە بیرخستمەوە ئێستا لە بمبورە لە ئێستاە پرینس هاری هەیە هاری شازادە هاریە لەگەڵ ژنەکەیە کە وەکو ڕەشپێست حسابە لای عایلەی مەلەکی ئێرە کتێبێکی دەرکرد سپێر بە ناوی وەک چۆن بڵێ تر هاواری تر تیامان نەمانی پێم نەمایتر لە ڕەگەزپەرستی ئەم عایلەیە ئەم عایلە پاشایی ئێرە بەرامبەر ژنەکەم و بەرامبەر دایکی کە کاتی خۆی دایانیان کوشت بە پیلانێک هەستەکەم هەر ئێوێ حەقی دایکێتی بیکاتەوە چکە هەمیشە ئەم کوڕە بچووکە یاخی بوو و هەر لە دژی ئەمانیش لە ڕقی ئەمان چوو ئەو ژنەی هێنایەوە کە ئەکتەرێکی ئەسمەرە لە ئەمریکاوە هێنای و هەر ناچار بوون چوون ئەمریکا بەجیا بژین چونکە ئێستا کێشەیەکی زۆری دروست کردووە لە ناو عایلەیە عایلەکەیە و
و پێم وانە بێڵن قسەی زیاتر بکات ئەو شوشە ئەو بێدەنگکردنە تەنانەت لە ناو عیلەی یعنی مەلەکیشا هەیە زۆر بەخراپتر بەریتانیا بەوە بەناوبانگەکە یەکێکە لە ئەڵێ the most camerat country in the world لە هەموو شوێنە زیاتر کامێرامان بەسەرەوەی لە هەموو شوێنە زیاتر بەڵام دیاریش نییە قەمعیە بەڵام زۆر بە ژێرە بڕی ئەوە نییە کە وەکو ئێمە خێرا بە چەک و بە تەقە و بە کوشتنە بیکاکە لەو لەقتەیە هەیە ئەیکا بەڵام زۆر بەنهێنی بەس دوایی هەر دەرەکەوێ ینی ڕۆژگار هەر دەریەخە کە کێ دایانای کوشت وەکێ چی لە هاریەکەن نازانین چی لە هاریەکەن چکە شتی زۆر و تۆ لە کتێبەکەیە بە 14 پاوەنە حالیان هەیە لە هەموو مەکتەبەکان بە کتێبخانەکان بەردەستە بەڵام منەشی کڕم بەڵام تاکیدم هێشتا هیچی نەوتووە چکە نایڵن هیچ بڵێ بەڵێ لە ڕاستیە کاکەوراز تاوان خام هەموو ئەو کەسانی کە لە مێژووە کە بە مەرگ کۆتاییان بە ژیانیان هێناوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن ئەو کەسانی کە ویستویانە دەنگیان بکەن بەڵام ئەوان بە زیندوو ماونەتەوە دەسەڵاتەکان مردوون هەرچەندێ زاڵم بوون بەڵام ئەوان مردوون ئەوە مێژوو پێمانەڵێت یعنی دایانە لەو کاتەیە کە کوشتیان ئەو کوشتن بوو بە پیلانگێڕی بوو بەڵام ئەو تا دایانە ماوە و زۆر لە کەسانی تری شەوەتانی ئێستا لە وڵاتە ڕۆژی دووشەم یا دەکرێتەوە مەسەلە مارتن لۆتەر کینگ کە کەسێکی ڕەشپێز بووە بەڵام ئەوە تا ماوە ئەو تا یا دەکرێتەوە دەوڵەت گەشتۆتەوە ئاستەی کابێ یادی بکاتەوە لەلای خۆمان مەسەلەن ئەوەتانێ عیفان و کاوە گەرمیانی و سیداد و سەردەشت و ئەوان زین و ماونەتەوە بەڵام ئەو کەسانی کامانیان کوشتووە لە مێژووە ئەمانە ئەسڕێنەوە بەس کوشت دەستی خوێناویان نەمێنێتەوە ڕاستیەکان ناپۆتێ ناڕە نامرێ لێرەوانێکی یاخین من لێرە شاکە ئەڵێم لەم دیمەنەیە ئەوە دەمانچێ هەردوو کەسەکە لە سەرەتی چونکە ئەو ئەم هەموو نهێنی ئەو کەسانە ئاشکرا کراوە بەڵام کە کاکە هەوراز تاریکی ئەخاتە سەری دوای ئەوە یەکسەر تاریکی دێ نایڵێ کەسەکە بکەوێ نایڵێ ڕاستی بکەوێ ڕاستی ناکەوێت ڕاستی بەردەوامە ئیتر ئەوە ئێمە تەنها سەدای دەنگی فیشەکەمان گوێ لەسەر تایتڵی ڕەش کە دەنگێکە نابێ بیرمان بچێتەوە بەڵێ من ئەشمیز لەسەر دەنگ و مۆسیقای کاکاوانش شت بڵێم بەڵام ئەوەتانێ دەرفەتەکە کەم بوو بەس باش بۆ خۆت باسێ کرد من دەستخۆشی لەوە شەکەم کاک هەوراز گیان ڕووناخان پرسیارێکی هەیە پرسیارەکەی بخەمە سەر شاشاڵێ دوا پرسیار ئەتوانم کورتە فەلیمەکە بڵاوی بکەمەوە لە فەیسبوک تا زیاتر لە هاوڕیانم بیبینن زۆر سوپاس بۆ ڕوونکردنەوەکان هەر بژین و گەلێ کاتێکی خۆش بە دڵنیاییەوە ئێمە فیلمەکەمان لەسەر یوتیوبدانەوە هەر کەسێک ئازادە لەوەی فیلمەکە ببینێ تەماشای کە شەیری کاتۆ لای خۆی یان بینێرێ بۆ دۆست و هاوڕەکانی بە دڵنیاییەوە لە فەیسبوک یان لە هەر پلاتفۆرمێکی تری سوشال میدیا ئەتوان بڵاوی بکەینەوە و لە ڕاستیا من بۆ خۆم لەو کەسانم کە پێم وایە بە حکمیەوەی کە فیلمسازی کوردی هیچ ئینستیتوتێکی دیاریکراوی نییە کە فیلمەکانی تیا ببیندێ بۆیە بە باشە زانم کە فیلم سازەکان دوای تێپەڕینی 2 ساڵ لە بەرهەمێنانی فیلمەکانیان و ئەوەی کە دوای ئەو گەڕانی بە فستیڤالەکانی جیهانایکەن باشترە فیلمەکان لەسەر یوتیوب و ڤیمیۆ ئەوانەدا بنێن من زۆرینەی فیلمەکانی خۆم لە هەردوو چەناڵەکەم لە ڤیمیۆش و لە یوتیوبیش داناوە بۆی خەڵک فیلمەکان ببینن بەدڵنیایەوە زۆر سپاس بۆ ئەو خاتونە ئازیزە و هەموو هاوڕێیانەی تریش کە کۆمنتیان بۆ پرۆگرامەکە نووسی ینی زۆر سپاس بۆ هەمویان ئێمەش زۆر سوپاسی هەر هەمویانەکەین و سوپاسی ئێوە شەکەین کە ئامادە بوون و ڕێگەشتدا گەنگەشەیەک لەسەر فیلمەکەی بەڕێستان بکەین کە ئەوە مای خۆشحاڵیەکی گەورە بوو بۆ ئێمە دەستان خۆش و نازانم ئیتر لە کۆتاییە تابانخان ئەگەر تۆ شتێک تێ کاکە هەوراز ئەگەر شتێک تێ خۆشحاڵە بم باسی بکەین
هەر خۆشیتان من سبسکرایبی یوتیوبەکەی کاکەورازم کردووە دەمێکە و لایکی شتەکانی یەکەم ئەو زۆر گرنگە کە ئاگامان لە چەناڵی هینەکان بێ دەرهێنەرەکان بێ و ئەوانەی ئاکتیڤن بەڕاستی و ئیتر من ئەڵێم ئەوە سەحەرە لە کوردستانیش تۆزە درەنترە لێرە نازام لە ئەمریکا کاتەکە و چەنە تۆ وابزانام تۆ زووترە لای تۆ خۆشحاڵ بووم 1:26 دقیقە زۆر چاکە لای من 7:30 شەوە کاک هەوراز لای تۆ چەنە؟ لای من 2:26 دقیقە سڵاوتان لێبێ لە هەر شوێنێکی دنیان سڵاو لە هەموو ئەو کوردانەی و ئەو ئەوانەی کە کوردی ژنین سێرمانەکەن و زمانەکەمان تێگەن هەر بژین منیش لە کۆتاییە کاکە وراست پێش کۆتایی کاک بیلال سەلام ئەڵێ دەستان خۆش بێت هیوادارم باس لەلایەنی لاوازی فیلمەکانیش بکەن بۆ چاکردن دروستە تێبینێکی زۆر بەجێە بە دڵنیاییەوە ینی کاتێک ئێمە گەنگەشەی فیلمەکەین باشەوا بێت کە لایەنە سلبیەکانیش یان ئەگەر تێبینیەک هەبێت لەسەر شتێک باسی بکەنەوەوانە من بە خۆشحاڵیەوە خۆزگە هەندێک تێبینی هەبووە لەسەر فیلمەکە بە دیوی با بڵێن ڕەخنەگرتنیش لە فیلمەکەیان پیشاندانی لایانی نێگەتیڤی فیلمەکە بۆی باسمان بکردە چونکە هیچ کارێک تەواو کامڵ نییە هەڵبەت هەموو شتێک مای ڕەخنەگرتن و ڕەخنەکردنە لی ئەکرێت ئەوەی کە بۆ من مای سەرنج بێ بۆ کەسێکی تروانە بێت و دڵنیام لەوەی کە دۆستانێک هەن ڕەنگە لە باری سیناریۆکەوە ڕەخنیان هەبێ لە نواندن ڕەخنیان هەبێ لە وێنەگرتن لە مۆنتاژ لە جلوبەرێک نازانم لە هەر شتێک کە ئەوان یعنی ڕەخنەی بکەن هەڵبەت من پێم وایە ڕەخنە کار بەهێزترەکە و بۆ ئێمەی فیلمسازیش ڕەخنەگرتن زۆر زیاتر ئەمان باتە پێشەوە وەک لە ستایشکردن چونکە ئێمە تا ڕادێکی زۆر لە قۆناغی ئەزمونکردنین و هەموو سەرنجەکان بە باش و بە خراپ ئێمە پێشە خات بۆیە بە دڵنیاییەوە خۆزگە مەسەرەن ڕایەک سەرنجێک شتێکی وا هەبووە بۆی باسمان بکردایە لەو بارەیەوە بەڵامی تر کە نەبووە چی بکەین ینی کاک سەرکەوت منیش ڕاستیەکەی وەگوتم ڕێژێکی زۆر لە هاوڕێیان لەناو ئەم کارە لەگەڵما بوون ینی نەمتوانی و ناوی هەمویان بڵێم بەڵام لێرەوە چای هەمویان ماچەکەم و دیسانەوە پڕ بەدڵ سپاسی هەر هەمویانەکەم کە بەیەکەوە ئێمەم فیلمەمان دروست کرد فیلمی هەر هەمومانە ڕەنگە من تەنها وتەبێژی ئەوان بم لێرە ینی بەڵام دیسانەوە سپاس بۆ هەر هەمویان چونکە بەبێ ئەوان کارەکە ناکرا و زۆر سپاس بۆ خاتو ئامینە کە ئەو حەمامی مفتی ئەبا بەڕێوە و بە دڵگەورەی خۆی تەحملی ئەو هەموو ئیزعاجیەی ئێمەی کرد کە ناڵم نزیک بە 25 ڕۆژ خەریکی دیکۆر بووین 4-5 ڕۆژ خەریکی تەسویر بووین دوایی هەفتەیەکی تر تاوکو دیکۆرەکەمان چاکردەوە بۆمان کردەوە بەتونی حەمامە ئاساییەکەی خۆی ینی خاتونێکی سلێمانی مەڵکەنی کە ئەو شەنابا بەڕێوە تەحملی ئێمەی کرد و لەگەڵمانە بوو ڕۆژانە و ینی ڕاو سەرنجی خۆی پێوتین کە زۆر مای خۆشحاڵی ئەوانە بوو سپاس بۆ هەر هەمویان لە کۆتاییە من دەستخۆشی لە ستافی فیلمەکە گروپی فیلمەکە هەر هەمووتانەکەم و سپاس بۆ بەڕێزیشتان بۆ ئامادەبوونتان و بۆ تابانخانیش وە خۆشحاڵم هەر جارە وەگەر لە گەنگەشەی فیلمێکە ئاوا کەسانی ئازیز بێنە ناوە بە هەمومانەوە گەنگەشەی فیلمکەین و پێویستیشمان بەوەیە زەمینەیەکی ئەکادمی ڕەخنەگرتن و گەنگەشەکردن لەسەر فیلمەکانمان دروستکەین چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی هەنگاوێکی باش بەرەو پێشتر بچین و من حەزمە کرد لە فێرخوازەکان بهێنین بۆی هەر جارە و بەڵام دەسم بە هیچ فێرخوازێک نەگەشت بەس پێم خۆش بۆ گەر فێرخوازێکە بێت ئەوانەی لە زانکۆن بێن گەنگەشە لەسەر فیلمکەن چەند جاریش داوام کردووە گروپ لە فێرخوازەکانی زانکۆکانی هەولێر و سلێمانیە بەشی فیلمسازیە دروستکەین بێن فیلمسازان لە خزمەتایە بۆی لە ڕووی پراکتیکە و بەلایڤ
ئەم گەنگەشانە دروستکەین لەسەر هەر فیلمێک بێ. فیلمی کوردی من زیاتر بە پێویستە زانم لەم قۆناغەیە، بەڵام فیلمی جیهانیشەوە لە زانکۆی خۆیانە بە شرۆڤەی لەسەرکەن و دراسی لەسەرکەن. لە کۆتاییە من دەستخۆشی لە هەر هەموو لایەکەکەم. سپاس بۆ تۆ کاک سەرکەوتگیان، ماندوو نەبیت بەڕاستی. من قۆناغ بە قۆناغی فیلمسازان لەگەڵ تا ئاشنام کە ئازانم چەند شەو ڕۆژە خسۆتە سەر یەک بۆ بەرەو پێشبردننی ئەم پلاتفۆرمە پیرۆز ئەم ستۆدیۆ تازەیە و ئەم جۆرە کارکردنە دڵنیام لە داهاتوە کاری زۆر گەورەتریشە بێ دەستەوەیە، ینی هەر کۆکردنەوەی ئەم هەموو دیالۆگ و ئەم هەموو قسانە لە داهاتووە لە ئایندەیە ئەمە بێ بە پاشخانێکی گەورەی تیۆری و بیرکردنەوە لە فیلمسازی کوردی و تۆبی بە خاوەنی ئەرشیفێکی گەورە لە سینەمای کوردیە کە هەر هەیت ئەسڵەن من نیم هەمووتانن و من با سەرنجێکی ورد لەسەر ئەوە بم. ئێستا ئێمە فیلمسازان بەردەوام هەرچەندێ لەسەر فەیسبوک ئەمانە، بەڵام هەموو وانەکان لەسەر یوتوبیش هەمانە. من بۆ خۆم کاتێکە ئەمەوێ شرۆڤەیەک شتێک لەسەر فیلمێک یان لەسەر تەوەرێک لەسەر چەمکێک بکەم، گەلێجار لە ناو کە تورمبێل لێ خوڕم ناتوانم کتێب بخوێنمەوە، بەڵام ئەتوانم بچمە سەر یوتوب بە ئەنگلیزیەکەی داوای ئەو شتانە بکەم کە ئەمەوێت جۆ لە هەر هەموو یەگرم لەسەر هەرێکی بێت. یعنی یوتوب لەم ڕۆیە بۆ بە سەرچاوەیەکی گەورەی فیلمسازی کتێبخانەیەک بۆ هەموو بوارەکان، یعنی هەرێکە لە ئێمە بۆ هەر شتێکە پێویستمان پێبێت ئەچینە سەر یوتوب. اینجا بۆیە لە یوتوبی شا هەیە و یوتوبی فیلمسازانیشماندا ناوە. ئەوە ئەتوانم بڵێم فیلمخانەیەکە کتێبخانەیەکە بۆ هەموو فێرخوازەکانمان و مایەی خۆشحاڵیشە کە چەند فێرخوازێک ماستەر نامەکەیانیان لەسەر ڕویان لە ئێمە ناوە لە فیلمسازان و داوای سەرچاویان لێکردوین، سەرچاوەکانم خستۆتە بەردەستیان و پرۆژەی گەورەتریشمان هەیە. ئەگەر ڕێگر لە بەردەممان نەبێ و ئەگەر بتوانین کاک هەورازجان بە هیوای مژدەی گەورەتر بە هەر هەموو کورد بگەێنین بە هیچ پارچەکەی کوردستان بەو هیوایی بتوانین دەی شەوێکی خۆش و زۆر ئامادەبوونی هەر هەمووتانەکەین.